من دکتۆر فازڵ جاف پسپۆرت لە بواری زمانی جەستە پسپۆڕەتی سەرەکیم بنەڕەتیم شەوەیە لە ناو شانۆش زمانی جەستە. یعنی ئەگە زمانی جەستە بخوێنی بە شێوەیەکی ئەکادیمی سێ-چوار جێگای هەیە ئەچیتە ناو یا با بڵێن سێ-چوار بوار هەیە کە ئەچیتە ناو زمانی جەستە. زمانی جەستە خۆی لە خۆیان وەک پسپۆڕەتێکی ئەکادیمی لە هیچ کۆلیجێک ناڕۆی بڵێیت من زمانی جەستە ئەخوێنم. یعنی با بڵێن پسپۆڕێکی وان نییە سربەخۆ دیپارتمنتێکی هەبێ یان بەشێکی هەبێ یان ئەوە تا لە ناو چوارچێوەی سایکۆلۆژیای خوێنیت نییە دەروونزانی لەوێ بەشێکی گەورەدا ئەنرێ بۆ زمانی جەستە یا ئەوە تا لە بواری ئەنترۆپۆلۆژیای خوێنی کە ئەکاتە زمانی جەستە لە کەڵچەر و فەرهەنگی جیاوازە. یعنی با بڵێن ناو میلەتان هەر میلەتێک چۆن هەڵس و کەوتەکە دابوونەریتی چۆنە بۆ چوون و هزر و تێگەیشتن و چەمکیان زمانی جەستە چۆنە ئەمە هەموو لە ئەچێتە ناو چی بوارێک ناو ئەنترۆپۆلۆژیاوە بەو معنایی کە ئەنترۆپۆلۆژیا بوارێکە زیاتر ئیش ئەکا لەسەر دابوونەریتی مرۆڤ لە کەڵچەری جیاواز لە وڵاتانی جیاواز و لە زمانی جیاواز و لە فەرهەنگی جیاوازە. بەشی یەکێک لە بوارە سەرەکیەکانی خوێندنی زمانی جەستە و شارەزای بەدەستهێنان و زانیاری بەدەستهێنان لە بواری جەستەیە بە بواری هونەرە. بواری هونەرە. پسپۆڕەتی من لەم بوارە لە چوارچەوەی دەرهێنانی شانۆیی ئیشکردنە لەسەر جەستە لەسەر جوڵە لەسەر ئاماژە هەروەها لەسەر دەنگیش چونکە دەنگ لە حەقیقەتە ئەگەر باش لێی قوڵ بینەوە تەماشاکەین دەنگ درێژە و پەرەپێدانی جەستەیە. ئەگەر جەستەمان باش بەکاربێنین دەنگیشمان باش بەکارهێنین ئەگەر جەستەمان باش بەکار نەهێنین باش کارای نەکەین دەنگیشمان سست و لاواز و بێ دینامیکێت ئەبێت. دوو تێرمان هەیە زۆر قسە لەسەرەکەن ئەوشەوە تێرمێک پێڵەن دینامیکێتی جەستە چۆن جەستەی کارە بەڵام بەرامبەر بەوەش لە ڕاستیە تێرمێکی کەمان هەیە یا چەمکێکی کەمان هەیە پێی ئەڵێن چەمکی دینامیکێتی دەنگ دینامیکێتی دەنگ ئەم چەمکە لە بواری با بڵێن خۆمانە لە بوارەکانی خۆمانە لە بواری کوردیە کەم بەکاری هێن کەم بیرەوەکەن کە دەنگ بۆ خۆی لە خۆیان دینامیکێتی هەیە ئەو دینامیکێتە زۆر زۆر گرانە زۆر گرنگە بۆ قسەکردن بۆ دەرزگوتنەوە بۆ وتاربێژی بۆ حتا پەیوەندی ڕۆژانەمان ئەوەی کە پێڵێن بیسیک کۆمیونیکیشن. پێش ئەوەی بچۆ ناو بابەتەکە پرسیارێک کەم دەربارەی ئەوەی ئێوە چەند لە ئێوە ئامادە بوون پێشتر لەگەڵ من جاری پێشوو کە وەزان پار بووە پێرار بوون چەند کەسە بن؟ نزیکەی چل کەسە بن. ئەی باشە چەند لێرە نەبووە باوەش بزانم چەند یەکەم جارە لەوا چێ یەکەم زۆرتر بن وە نییە؟ 20 کەسە. ئینجا ئێمە چۆن بکەین بۆ ئەوەی تۆزە یعنی لە دووبارە بوونەوە باشە ئەوانەی کە لێرە بوون هەمووتان لە بیرە شتەکان خۆی دووبارە بوونەوە هەر ئەبێ لە بابەتی وە چونکە خۆی هەندێک بابەتێ بەیسیکە یعنی ناتوانانی داهێنانی تیا بکەت و بیگۆڕیت وانێ بەس لە پێناوەی بڵین گۆڕان گرنگە چارە نیە ئەبێ هەر دووبارە ئەبێتەوە. وای لەکەینەوە نییە بڵێن تۆزە وەک 50-50 لەکەین وە تۆزە دووبارە بوونەوە ئەبێ بۆ ئەوانش کە لێرە بوون ئەبێ بە ڕفرێش وە نییە ئاوا بیر بکەینەوە. ئەمڕۆ لە ئێستاوە تا سعات زمانی لەگەڵ برێکێک وایە لەگەڵ برێکێک بکەین بەو شتانە ڕۆینەوە ئەچینەوە کە پێڵەن بیسیک با بڵێن تێرمز یا شتی بنەڕەتی لە خوێندنەوەی زمانی جەستە ئەوەی کە ئێوە پار قسەمان لەسەر کردووە. ئەمجا هەندێک لەسەر ئاماژە ئەەکەین قسە لەسەر ئاماژەکەین ئەگەر بگونجێت
هەندێک وێنە هەیە بڵاویانەکەمەوە داوا لە ئێوە کەم ئەو وێنانە بەرجەستە بکەن وەکو شانۆ بن لێرە بوەستن ئەو وێنانە مەسەلەن بۆ نمونە خەڵکێکی ئاوا هەوەستێکە کە گوێ لە خەڵکەگرێ خەڵکێکی کە گوێگرێ ئاوا دەکا وەنیە خەڵکێکی کە گوێگرێ ئاواکە ئەجا باس لەوە کرد ئەمانە کێشەکانیان لەکوێیە وەنیە ئێوە خۆتان نمایشەکەن و خۆشتان شیکاری بۆکەن ئەمجامیش تۆ ئەکەم باش نییە بۆی تۆزە بێتە ئەوە بێتاقەتم هەردانیشتن باشتر بەشی دووەم باز لە دەنگەکەین دەنگ بۆ مامۆستا زۆر گرنگەوە نییە ینی بەتایبەت هەندێکەیە تەماشاکرێت ئەدایان زۆر زۆر باشە زۆر زیرەکن زۆر بەتوانان کەسایەتی و کاریزما و هەموو شتێکیانەیە بەڵام دەنگیان کێشەیە ینی کێشەیە لە دەنگیانە ئەو کێشانش لە ڕاستی زۆر زۆر ئاسانن چارەسەرکردیان هەر ئەوەندێ یەکەم تۆ بزانی کێشە هەیە وە دووەم بزانی یەکەم بزانی کێشەت هەیە دووەم بزانی ئەم کێشەیە بێ چارەسەری بکەیت ئەمەت کرد دووە ئاسانە بێت بەڵام ینی بەوەی بزانی کە کێشە هەیە ئەمە کێشەیە بەڵام ئەگەوتت کێشە هەیە و بەس گرنگ نییە کەواتە چارەسەر زەلامێک لە کۆڕێکە پرسیارە لە ئۆشۆکە ناوی ئۆشۆتان بیستووە بێگومان یەکێک پێ لەڵێ قوربان من کێشەیەکم ێڵێ کێشەکە چییە لە وەڵایی ئەمەیە جگەرە تەرکەم ئەڵێ تەرکیکە ئەڵێ ئاخر زۆری حەزلیەکەم ئەڵێ ئەبی کێشە ینی مەسەلەکە زۆر زۆر ئاسان لەبەرەوە هەموو شتێک لە جەستەمانە ئەتوانین چارەسەری بکەین بەمەرجێک بزانین کێشەمان هەیە دوو بزانین کە پێویستە چارەسەری بکەین بیگۆڕین یعنی پرۆژەی جەستە و دەنگ کە ئەچێتە ناو گەشەی مرۆڤەوە یەکێکە لەو پرۆژانەی کە زۆر زۆر گرنگە و ئەبێ هەمیشە وەکو سکیلز وەکو مەهارات وەکو کارامەیی ئیشی لەسەر بکەین بۆ ئەوەی بیان گۆڕین باشتر دەست بڵێنەوە باشتر وتاربێژی بکەین باشتر کۆمنیکیشن بکەین ئەوانە پەیوەندی بەوەی کێشەکانمان لە جەستە و لە دەنگا چییە ئەم دوو ئامرازە گرنگترین دوو ئامراز نییە باڵن هەر دوو ئامرازە هەیە بۆ ئەوەی خۆمان نمایش بکەین لەگەڵ خەڵکە بۆی پەیوەندی باش دروست بکەین بۆ ئەوەی خەڵک لێمان تێبگا بۆ ئەوەی سیگناڵی غەڵەت نەدەین ئاماژەی چاواشەکارانە نەدەین ئەو کات ئێمە ئەتوانین لە ڕێگە ئەم دوو ئامرازەوە کەسایەتی خۆمان بنوێنین هێزی کەسایەتیمان دەربڕین کاریزمامان بەقووەت بکەین ئەگەر هەمان بێ چاکتری بکەین ئەگەر هەر واهز بکەین نیمان تۆزێک دروستی کەین و ئاستی بەس بێتەوە یەکمە لەگەڵ مامۆستا ڕۆژانی باسم کرد بە ناوی استراتیژیەکانی کاریزما هەندێک لەم قانەیان تایە ئەگەر ڕێک کەوت ئەو کتێبە بخوێنەوە ڕەنگە خراپ نەبێت یارمەتیتاندا لەو شتانە چکە بۆ مامۆستایش کاریزما گرنگەوە ئێستا زۆر باس لەوە ئەکرێ لە بڵێن لەنەوەی ڕۆژاوایی زۆر باس لە کاریزمای مامۆستا ئەکرێیان مامۆستای کاریزمایی لەو کتێبە هەندێک شتی تایە سوودیە بێ ئەمەوەکەوە نەبێ بڵێم پروپاگەندە بۆ کتێبەکەم بکەم بەڵام بە حەقیقەت ئەو کتێبە یا هەر کتێبێکی کە وارە یارمەتی دەرە بۆ ئەوەی مامۆستا کاریزما هێز بێت کەسایەتی بەهێز بێت گوتمان ئێمە دوو ئامرازمان هەیە بۆ کۆمەنیکیشن بۆ وتاربێژی بۆ قسەکردن لە پێش خەڵک بۆ پەبلیکی سپیکینگ لەسەری هەمووشیانەوە بۆ دەرزگوتنەوە وابزانام ئەوەی ئێوە زیاتر مەبەستانە دەرزگوتنەوەکەیەوە نییە بەڵام ئەوەی ئەیڵێم ئەوەی کە بۆ دەرزگوتنەوە ئەگوترێت لە حەقیقەتە هەمان بنەما و هەما سکیلز و هەمان چارەسەرن لە هەموو بوارەکانی کۆمەنیکیشن کە ئەکاتە وتاربێژی نییە کە ئەکاتە دەرزگوتنەوە کە ئەکاتە کڕین و فرۆشتن کە بڵێن کەسێک ئاشتە فرۆشێ یعنی کە ئەکاتە هەموو ئەو بوارانەی کە پێی ئەوترێ قەناعەت پێهێنان یعنی با بڵێن دەرزگوتنەوەش خۆی لە ئەسڵا هەر پرۆسەیەکە لە پرۆسەکانی
قەنەعەت پێهێنان تۆ ئەتەوێت قەنەعەت بە بەرامبەر بێنیت گوێت لێ بگرێ ئەو شتانی کە هەتا لێتی وەرگرێ و بە قەنەعەتی پێ بێنیت بۆیە لە زۆر شوێن پێ ئەگوترێت تو سەیل یعنی سەیل شتە فرۆشیت وەکو فرۆشتن وایە معلوماتە دەیت ئەتەوێت بەرامبەر لێتی وەرگێ یان لێتی بکڕێ لە زمانی سویدیە زۆر ئەگە قەنەعەت بە شتێ بێنن ئەڵێ وڵای بەڕاستی ئەو شتە دێ کڕم یان ئەگە قەنەعەت پێنێڵێ لێتی ناکڕم لەبەرەوە کتێبێک یەکێ لە کتێبە باشەکان دەربارەی ئەم بابەتە ناوی هینە how to sell yourself چۆن خۆت ئەفرۆشیت هی ئارچ لاسبێرگە ئەگە دەستان بکەوێ لە وابزانام لە ئینتەرنێتیش بە PDF ڕەنگە هەبێ how to sell yourself کتێبێکی زۆر چاکە بۆ مامۆستا چۆن زمانی جەستە ئەخوێنینەوە بە شێوەیەکی پرۆفشنەلانە ئێستا ئەم تەوەرانەی کە باسییانەکەم هەر تەوەرێکی بۆ خۆی با بڵێن فەزایەکی زۆری ئەوێ کاتێکی زۆر ئەوێ قسەیان لەسەر بکەین بەڵام بە حکمەوەی ئێوە پێشتر بەشێکتان ئاگداری ئەم شتن ئێستا بە خێرایی ڕەتەبین بۆی فێر ینی بتوانن خوێندنەوەتان بۆ زمانی جەستە با بڵێن پیشەمەندانە بێت پرۆفشنەلانە بێت زیاد لەوەی با بڵێن خۆڕسکە با بڵێن بە شێوەیەکی غەریزی بێت ئێمە بە شێوەیەک ئەڵێن بە شێوەیەکی غەریزی یا سکماکی یا با بڵێن ڕاست بیرکردنەوە هەمیشە زمانی جەستەی بەرامبەرمان ئەخوێنینەوە ئەگە شارەزاییمان هەبێ یان نەبێ یعنی ژیانمان وایە یەکێک دێت ڕوبەڕوومانە بێتەوە تەماشایەکەین یەکسەر تەماشای کوێیەکەین دەموچاوێکین تەماشای دەموچاوێکن لە میانەی دەموچاوێەوە ئەزانین هەستی ئەو کەسە بەرامبەرمان چۆنە یعنی ڕاستە لە دەموچاو زۆر فەیکی تێکەوێگە فەیکە بێ لە جەستەیە یەکەم جار لەکوێ دەرەکەوێت لە دەموچاوەیکەین مەسەڵەن حەزمان لێکێ نەبێ بەس بیبینین بەیانی زوو فڵان کە چۆنی چاکی هەم بەس لە ناوەوە ڕەنگە هەستێکی کەمانە بێ ئەوەی کە سەر تەماشای ئەەکەین و بە دەموچاو ئەی خوێنینەوە وەرێکدین ئەمە شتە غەریزیەکەیە بەڵام لە داری زمانی جەستە بە شێوەیەکی پیشەمەندانە ئێمە کەرەسەی ترمان هەیە ئەو کەرەسانە پێش ئەکەون ئەمە زۆر گرنگە بە تایبەت لە ناو پۆلە تایبەت لە ناو پۆلە بە تایبەت لە خوێندنەوەی گروپە لە خوێندنەوەی گروپە ئێوە باش زانن دەموچاو یەکەم شت نییە یعنی من کا بێم تەماشای ئێوە بکەم یەکەم شت ناتوانم بڵێم دەموچاوی هەمووتان بخوێنمەوە بەڵام ئەوەی کە خوێنمەوە چییە دانیشتنی ئێوەیە شێوازی جەستەتانە دووری و نزیکیتانە ئاراستی جەستەتانە جەستەی داخراوتان هەیە یان جەستەی کراوەتان هەیە ئەمانە زۆر زۆر گرنگن بۆ ناو پۆلە ئێستا لە ناو پۆلە لە زانستی ئێستای غەربە پێ ئەوترێت body language in class management وانە زمانی جەستە لە ئیدارەی پۆلە یان پێ ئەوترێت body language for competent teachers ئەگە بتوێت دەربارەی ئەم بابەتە زانیاری باش وەرگری لەم دوو تایتڵە بکۆڵەوە لە یوتیوب مەسەلەن body language in class management لەگەڵ body language for competent teachers ئەم بابەتە ئەوە ئەخوازێک دووری نزیکیمان وامان لێکا بزانین زمانی جەستە چۆن ئەخوێنینەوە دووری نزیکی با بڵێن خواستەکانی ناوەمان پیشانەدا لایک و دیسلایک پیشانەدا ئەو کەسم خۆشەوە ئەو کەسم خۆش ناوێت بۆ نمونە یەکێک کە خۆشت بوێت هەستەکەی دایمەن نێوەندتان یا با بڵێن مەسافەی نێوانتان چەند بێت کەم بێت کە ئەڵین مەودا لە نێوان خەڵکە لە پاسیشە بەتایبەت لە وڵاتانی تر کە خەڵک سواری پاسە بێت تەماشاکە لەکوێ دانیشم لەکوێ دانیشم ئەگەر بۆ شوێنێک ئەو کەسە با بڵێن لەگەڵ تایپی ئەو نزیک بێ دوور نەبێت لەو تایپەوە یەکێ بێ بۆ نمونە لە سەردەمی ئێستا شەروایە لە سەردەمی دیسکریمینەیشن یا با بڵێن ئەنسوریەتە خەڵک لە ئەمریکا کە سواری پاسە بۆ گەڕەشێک دانیشتوایە جێگەش بەتاڵ وایە ناچوو دانیش ئەوەستا لە پۆلیشە ئەگە تۆ مامۆستا یەکەم جاوی چتە پۆلێکەوە جارێ با بڵێن
من بۆ خۆم کە دەرسەڵێمەوە ئەگەر پۆلێکی تازم بنێ یەکەم جا ڕۆم پێش قوتابەکان دەچمە ژوورەوە پێش قوتابەکان تەماشاکەم قوتابی یەکەم دێت با بڵێن لەوێ دانیشێ قوتابی دووەم کە دێت ڕوا لەولا دانیشێ بەس قوتابی سێم دێ یەکسەر دێ لە تەنیشت ئەو کەسەوە دانیشێ بە پێی دانیشتنەکان ئێمە تێگەین کێ لەگەڵ کێ پەیوەندی باشترە و گروپەکانی چۆن دروستە بن تەماشاکەی دوو کەس ئەڕۆن لەو بنەوە دانیشن سێمیش دێ چێتەوێ ئەم هەموو شوێنە چۆڵە تێگەی گروپەکان ئەو بەتابەت گروپی شەڕانگێزەکان ئەوانە کە ئاژاوە دروستەکەن لە گروپ زمانی جەستە لە میانی زمانی جەستەوە تێگەی چۆن دائنیشن بە مەسافەکان ئەیزانین بە مسافەکان ئەیزانین و هەندێک جار تەماشاکەیت کوڕ ئەکەوێتە لایەکەوە هەندێک جار کچ ئەکەوێتە لایەکەوە ئەوە تێگەی دییان بۆ یەکتر لە ڕێگای جێندەر و لە ڕێگای با بڵێن هەندێک بەهای کۆمەڵایەتی و حتا ئاینی تێگەی ئەو پۆلە چۆن دابەش ئەبن لە زۆر شوێنەگە لە کتێبە بۆی بگەڕێیت پێگوتێ بۆدی لانگویج ئەت وێرک چونکە باس لە زمانی جەستاکە لە میانەی لە ناو چوارچێوەی ئیشەکانمانە لە ناو چوارچێوەی ئەوەندیمان لەگەڵ خەڵکی دەوروبەرمانە بە تایبەتی لە کاتی کار ئەمە زۆر گرنگە و من حقیقت لە هەندێک شوێنە شۆپمێ لەسەر ئەم بابەتە کە شوێنی کارە چۆن بتوانین ئەو مەودا ڕاستەقینەیە بپارێزین ئەو درێت گرنگترین مەودا لە شوێنی کارە لە مەتر و نیوێکەوە بۆ 3 مەتر ئەڕوات یعنی با بڵێن کارمەندێک کە لەگەڵ بەڕێوەبەرە گشتەکەی ئەوەستێ یا لەگەڵ بەڕێوەبەرەکەی یا لە کەسی لە خۆی بەرزتر ئەوەستێت گرنگە بزانێت لە مەترونی و زیاتر لێی نزیک نەبێتەوە ڕەنگە لە ماڵەوە لە دەرەوە خزمی یەک بن برادەر بن ئامۆزای یەکتر بن با بڵێن بەڕێوەبەرێکی گشتی کارمەندێکیە لە دەرەوە پێکەوە کاڵسوکەوتەکەن ئەو مەترونیان پێویست نییە لە ماڵەوە پێکەوە لەسەر یەک قەنەفە دانیشتنە ڕۆن بۆ سەیران یەک بالیفیان لە نێوانە و پاڵە دەنەوە بەس لە ناو کارە ئەبێ ئەو کەسە ئاگدار بێت کە مەترونی و بۆ 3 مەتر ئەی نەکات نەبەزێنێت بۆیە زۆر جار بڵێن بەڕێوەبەرێکی گشتی کە ئیشەکە مندەکەی دێ ئاوا قسەی لەگەڵەکە تەماشاکە ئەو کەسە یەکسەر جوابێداتەوە جوابێکی ناخۆشی ئەداتەوە جوابێکی دڕی ئەداتەوە جوابێکی توندی ئەداتەوە لە حقیقەتە خۆی پەیوەندی بە فایلەکەەوە نییە بە کێشەی ئیشەکەەوە نییە ئەوەندە پەیوەندی بەوەیە ئەو کەسە هەست دەکات مەسافەی ڕاستەقینە بەزێنراوە کە ئەوە ئەلێرە بوەستێت قسەی لەگەڵ بکات زۆر جاریش من حتا لە کاتی کارە بینیومە تەماشاکەیت ئەڕێ بۆ لای بەڕێوەبەرێک لەبەر ئەوەی تۆ ببوورە هەڵەگرمەوە لەبەرەوەی تۆ ڕۆیشتی فایلەکەی دێتەوە خواز زەحمەت نەبێەوە بۆ ئیمزا ناکەیت ئەو کە ئەمە گەیشتە لوتی یەکسەر لە لای بە بیبە بۆ ئەمە بڕۆ هامشی لەسەر بنووسە بە خۆی نییە تەوان خۆی ئەوەیە تۆ مەسافەکەت بەزانە لەوەش خراپتر ئاوا بکەیت کەمانە لای ئێمە زۆر ئاسایین وە زۆر ئاسایین و ئەوەش یعنی من ڕۆژێک لێرە تەجربەم کرد ئیشێکم هەبوو لە وەزارەتی لێکی لە وەزارەتەکان لە وەزارەتەکان کە زۆر قەڵەباڵکە ناوی نابم کە چوومە ژوورە وتیان بیبە وەلای فڵان بەڕێوەبەر چوومە لای فڵان بەڕێوەبەر سەیرم کرد خەڵکێکی زۆر لەسەر سەری وەستاون وەڵامی هەرێکە لەوانەی بەهی نەدایەوە بە نەگەتیڤ بڕە سبەی نەوەرەوە داینە نازانم چێ بیبە بەلای فڵان کەس هامشمەوێ هامشی لەسەر بنووسە منیش لە دوورەوە وەستا بووم ئاوە بەو مەسافەی کە ئەدوارد هاڵ باسیەکات هەروە تەجربە لەناو هەمویانوتی مامۆستا فەرموو ئەو شتم بۆ ئیمزاکە 1 2 بگەڕێدەوە بزان ئەو کەسەش هەست بە تەمامە لە هەموو پەیوەندێک شاوایە ناوی پەیوەندەکان ناڵێم زۆر جا خەڵک بەنیازی شتێکی ڕۆمانسی ئەچنە پێشەوە ئەوەندە چۆتە پێشەوە بەرامبەر بڕۆت خوا زۆر مێ پێشەوە تێکەچێ لە ئەوەڵەوە لەوەڵ لە مەسافە نازانن ئەوەم لە باسی لە ڕێگە باسی ئیشقمانە کە لەوێت محازەرێکمە دەربارەی ئەوە لە پەیوەندیە هیچەکەی وەڵی دکتۆر ئێمە زۆر پێویستیمان بەمە هەیە وت مەزانم
بەس خۆم وتم خۆشم درەنگ فێری بوو ێرەبوونی باشە ئەو چوار زوونەی کە باسێکات ئەو ئەدوار هاڵ ئەمەیان لە هەمووی گرنگترە طبعا ئەمە ئاگال لێبێ لە ئەتەکێتیشا گرنگە با بڵێن هەم لە بواری کار هەم لە ئەتەکێتیشە لە ئەتەکێتیشە لە میوانداریە دیسانەوە ئەوە زۆر گرنگە بە تایبەت لە میوانداری فەرمی میوانداری فەرمی کە ئەکاتە بواری ئەتەکێت لەوێشە ئەم مەترونیوە بۆ 3 مەتر گرنگە خەڵک تا ئەوەندەی ئەو بوارەی ئەو پانتاییەی ئەو فەزایی بۆ خۆی دروستی کردووە ئەوەندەی تەجاوزی نەکەیت ئەوە زۆر گرنگە مە لە پۆلا چۆن دەنگەدا لەوە ڕەنگەداوە قوتابی کەی نزیکە بیتەوە چۆن لێی نزیکە بیتەوە چۆن دێتە ئاستی و چۆن ئەو نزیک بوونەوەیە ئەبێ لە یەکێکە بۆ یەکێک بزانی چۆن تەوازنی ڕائەگری بۆ ئەوەی خوێندنەوەی جیاوازی بۆ نەکرێ بۆ لە فڵان زۆر نزیکە بیتەوە بۆ لە فڵان نزیک نابیتەوە بۆ لە دواییشە کە دێن بۆ کە باس لە ئای کۆنتاکتەکەین چۆن ئای کۆنتاکت تەوزیعەکەیت بە شێوەیەکی دادپەروەرانە با بڵێن عادیلانە وانە بێت چاوت هەمیشە بەرچاوی یەک کەس بکەوێ ئەوە کانیکە بە تەواوەتی بێبەش بن لەو کۆنتاکتی چاوە بە هەمان شێوە مەسافش ئاوایە بۆ لەگەڵ قوتابیەک پێویستەکە زۆر نزیکەوە ئەی بۆ لەگەڵ قوتابیەک پێویستەکە هەر ئەسڵەن دابەزیتە مستەوای و قسەی لەگەڵ بکەیت ئەمانە بواری کە پێ ئەگوترێت ئەو کە پێوترێ کلاس مانیجمنت زۆر گرنگە لە حاڵەتی سۆز لە حاڵەتی بیرکردنەوە لە حاڵەتی پەیوەندی دروستکردنی چاک لەگەڵ بەرامبەر حتا دوایی کە دێنە سەر مەسلەی تاچ لەمس بەرکەوتەی جەستەیی بۆیە خوێندنەوە بۆ مەسلەی دەڕاو دوا ئەکەوێ لە پۆلە چەند گوزارەی هەیە بە قسەی پسپۆڕان بێ هەیە 6 تایپی یەکەم کامەیە دەموچاوی نۆرمال فەیس بەس ئەگەر کراوە بێ ئاوا هەپی دڵخۆش هەپی وەنیە هەپی بەرامبەرەکەی چییە؟ ساد بەرامبەرەکەی ساد باشەوە ئەی ئاوا بێ چۆنە؟ تووڕەیە تووڕەیە ئەی ئەگە ئاوا بێ سورپرایز سورپرایزە ئەی ئەگە ئاوا بێ تۆزە ئەوە احتقار و ئەوەی تایە ناڕازیە ئەمانە زۆر ئاسان ینی پێویست بە زانیاری بەوە ناکە کتێبی بۆ بخوێنیتەوە بەڵام ئەوەی ئەمە پێ ئەوترێت ئەکسپرێشن وانە ینی گوزارە یان دەربڕین بەڵام عەرە بەڵێ تعبیر بەڵام ئەوەی کە زۆر گرنگە زۆر خەتەرە زۆر ئیشیەوێ ئەمەی کە پێڵ ئەکسپرێشن نییە ئەکسپرێشن کێشە نییە ئەوەی کە زۆر و پێویستی بەوەیە ورد بینەوە لێی شارەزاییمان دەربارە هەبێ پێ ئەوترێ مایکرۆ ئەکسپرێشن یعنی چی مایکرۆ ئەکسپرێشن چی ئەگەێنێ یعنی دەربڕینی ورد زۆر ورد ئەوەی کە بە ئاسانی ناخوێنێتەوە ئەوەی کە زانیاری و شارەزایی ئەوێت ئەوەی کە لە ساتێکا ڕووەدا و نامێنێ بۆیش خوێندنەوەی زەحمەتە چونکە یەکسەر دێت و ئەڕوا تۆ ئەبێ ئەوە بخوێنیتەوە ئەوە زۆرجار لە کلاسی شالای قوتابی تەماشاکەی بۆ چرکە ساتێک دێت و ئەڕوا کە قسەی لەگەڵاکەیت ئەمجا ئەزانیت ئەو مایکرۆ ئەکسپرێشنە گرنگە نەک ئەوەی کە لە ڕووتا با بڵێن دەموچاوێک پیشانەدا ڕەنگە گەشتبین بێ یا با بڵێن گەشت بێ ڕەنگە پۆزەتیڤ بێ بەڵام لە حەقیقەتە لە شوێنێکە بە مایکرۆ ئەکسپرێشن تعبیرە لە شتێکەکە کە دژ بە خەتی عامە ئەوەش پێ گوترێت مایکرۆ ئەکسپرێشن ورد ئەوە گرنگە لە خوێندنەوەی خەڵکەکان لە بواری بڵێن ئاسایش لە بواری ئەمنی لە بواری لێکۆڵینەوەی جینایی هەمووی ئیش لەسەر چی ئەکرێ نەک لەسەر ئەکسپرێشن لەسەر مایکرۆ ئەکسپرێشن لەکوێ تروکان ئەو کەسە لەکوێ لێوی کرۆشت لەکوێ لە ماسوولەکانی دەموچاویە بڵێن
گرژیەک پەیدا بوو لەکوێ برۆکانی بە شێوەیەک جوڵان لەکوێ عارەقە ئەکا لە کام هینا تەماشاکەی زۆر دڵخۆشی پیشانەدا و زۆر گەشتبینی پیشاندا و زەردەخەنەیەکی جوانیش دروستەکە بەڵام زەردەخەنەکە تەواو نییە بەچی ئەزانین تەواو نییە زەردەخەنەکەی زەردەخەنە زۆر جار ئاسانترین کلیلە بۆ دروستکردنی پەیوەندی باش بۆی پیشان بدەین کە نیازمان باشە بەڵام بە حەقیقەتیش چەند ئاسانە ئەوەندە کێشەی تایە ئەوەندە فەیکی ئینسان با بڵێن بە هەروە بڵێن درۆی ئینسان لە زەردەخەنەکانیا دەرەکەوێت ئەو کەسەی بزانێ ڕۆژانە تۆ چۆن زەردەخەنەکەیت ئەگەر ڕۆژە ڕۆژان زەردەخەنەیەکی فەیکی بدەیتێ یەکسەر ئەزانێ ئەڵێ ئەمڕۆ زەردەخەنەکەی تەواو نەبوو کە دێنە ناو مایکرۆ ئەکسپرێشن کۆنتاکتی چاو زۆر زۆر گرنگە لەگەڵ زەردەخەنە ئێمە لە دەموچاومانە لە ڕوخسارە دووشت زۆر گرنگن یەکەم چاوەکان دووەم لێوەکانمان دەم زەردەخەن تۆ تەماشا کە زمانی کوردی چەند جوانە بە ڕوخسار با بڵێن بە هەموو زۆربەی زمانەکان ئەو چەند زمانەی من تۆزێکیان لێزانم عەرەبی ڕووسی سویدی ئینگلیزی ئینگلیز دەڵێ فەیس وەنیە عەرەب ئەڵێ وەجە سویدی ئەڵێ ئانسیکتە ڕووس ئەڵێ لیتسۆ باشە بەس کورد ئەڵێ دەم و چاو یعنی هەردوو شوێنە گرنگەکە لە کۆمیونیکیشنە زمانی جەستە پێمانە دوو شوێنە دەم و چاو کوردی ناڵێ فەیس ناڵێ لیتسۆ ناڵێ ئانسیکتە ئەڵێ دەم و چاو کەواتە هەمیشە ئەوەت لەبیر بێ کە باس لە دەموچاوەکەین کە دەموچاوت بەکارهێنی یعنی دەموچاو کە لێرە ئێڵێین لە تعبیرە لەوە ناکە خۆت چۆن جوانەکەی پیاو تەراشەکە و ژن بڵێن مکیاجەکەسی پێش مکیاجەکەم تەوان بەڵام گرنگەوەی تۆ چۆن ئەم دوانە بەکارهێنی یەکەم کۆنتاکتی چاو دووەم تەوان کاڵێن دەم یەکەم زەردەخەنە زۆر گرنگەتیایە دوو چۆن قسەکەین ئەوە دوایی باسیەکەین بەڵام لە زەردەخەنەیە زۆر گرنگە ڕاستە زۆر ئاسانە زۆریش گرنگە زەردەخەنە ببەخشینەوە لەگەڵ خەڵکا ڕووخۆش بین بەڵام ئەبێ جێنیوێن بین یعنی ڕاستەقی نەبین تایە درۆ نەکەیت چکۆ زۆر ئاسان درۆ بکەیت بە دەموچاو بەڵام ئەو کەسەی بیخوێنێتەوە زمانی جەستە بخوێنێتەوە زەردەخەنەکەت ئەناسێتەوە نیشانەی زەردەخەنەی ساختە چییە بەڕایەوە کێ توانێت یەکێ لە نیشانەکانم پێ بڵێ فەرموو کورتخایەنە ئەمە یەک ئەوە زۆر گرنگە کورتخایەنە ئیسە باسیەکەین دوو چاوی لەگەڵ بەڵێ یا بەنەوەیکڵن چاوی لەگەڵ لێوی تەنسیقی نییە ئەوە زۆر گرنگە بزەبێت ینی کە زەردەخەنەکەدا ئەبریا قەتع بێ تەماشاکە هەستێکی تر دێت بە تاوا پێشوانی زەردەخەنەکە تۆ وەک فیدباک بۆ دەرەکەوێت زەردەخەنەکە تەواو نییە ئەم لا هیچ جان بەڵێ ئەستا دێمەسە ئەو نقاتانە باسییان کە فەرمانسە زۆر ڕەتی بەوەی هەبوو گوتمیانی وەڵامەکەی دانێ بەشەچی بزانم بەس زۆر جار مەسەلەن باسیەکە چی دەکەی دەرێن وڵای کە ساتێکی ئۆڵدە بەهێزە زۆر جار لە دەوام هەستی پێ ناکەی خەمە چیشی هەیە هەستی پێ ناکەی یان لۆ مەسەلەن مەربوط کرا بۆ نمونە وەک نمونە مەسەلەن ئەگەر مامستەگلێنە ئەو ڕۆبە خەمبی پێوە دیاربی لەبەرەوەی مەسەلەن دووربی منداڵێنە ئەمە دەڵێ ینی دەستە ئەو قالبێ قیچە کە ساعتەکەی لاوازە نادەبێت و خۆت باش بشاندێ ئەگەر خەمەکی گەورەشت هەبی کێشە چیشت هەبی ینی هەز دەکەمان ڕەبتی بە فەیس و ئەوەش هەیە بەڵێ یانی قالبەش کە ئەتو وەڵا بەهێزی بۆ نەهاتوو بابت مردیە زۆر بەخۆشی پیشانیش دەی وڵاتیە کە ساعتەکەی من پێم وایە ئەوە بابەتێکی زۆر زۆر ئاڵۆزیشە بە حەقیقەت ئاڵۆزەکەی لەکوێیە ئێمە ئایا فەیک بین وا خۆمان پیشان بدەین کە بەهێزین لە هەموو حاڵەتێکە زەردەخەنەدا بەش بکەین و جەستەی کراوەمان هەبێ و ئەو شتانە لە حاڵەتێکشا تەواو بە پێچوانەی ناوەمان بێت ئەمە پرسیارەکەیە ئەمە پرسیارێکی زۆر زەحمەتە وەڵامدانەوەی بەڵام من بۆ خۆم بە پێم وایە ئەگەر بە تایبەت بۆ مامۆستا ئەگەر مامۆستا باز لەوە بکە کە
فعلا ئەمڕۆ شتێکی ناخۆشم هەیە ئەمڕۆ ڕووداوێکی ناخۆش ڕوویداوە بۆ من بیڵێت لەو حاڵەتە ئەگەر ئەو ڕۆژە زمانی جەستەی بە نەوعێک بوو کە بگونجێت لەگەڵ باری دەرونی ناخۆشی ئەو ڕۆژەی پێم وایە هیچ پێویست بەوە ناکە ئەو ڕۆژە فەیک بێیان ڕۆڵ ببینێت من ئەوە پێم وایە بۆ خۆم وام کردووە یعنی لە ناوەڕاستی دەرسا بان کراوم بۆ شتێک هاتوومە تۆتم ئێستا شتێکی وا ڕوویدا تەمسیل بە چاو یا با بڵێن تەمسیل بە هەموو جەستە ئەگەر یەکێک با بڵێن پسپۆر بێ لە زمانی جەستە سێشت ئەگرێت بۆ خوێندنەوەی ڕاستەقینەی زمانی جەستە ئەو پرسیارێکی زۆر گرنگە چکە با بڵێن ئێمە یەکێک پسپۆرە لە زمانی جەستە ئەتوانێت خەڵک بخەڵەتێنێ وانە ئەبێ وا بێت بەڵام بە حەقیقەت ئەمە ڕاز نییە بۆ چونکە جەستەی ئێمە وا دروست بووە ساخت قبول ناکات با بڵێن بە کوتەکە بڵێن گەندەڵی قبول ناکە یان ئێمە لە هەموو بوارەکە توانین گەندەڵی بکەین بەس لە بواری زمانی جەستە زۆر زەحمەتە چونکە بۆ ئێمە خۆمان دروستمان نردووە شتێکی خواییە ئەم شتە خواییە سیستێمێکی هەیە هەرچەند زیرەک بیتی هەیە هەرچەند تۆ با بڵێن من لە زمانی جەستە ئەزانم بەڵام کە دێمە بەرامبەر ئەو کەسە قسەکەم کۆنتاکتی چاوم زەبت کرد لەگەڵیە ئاگام لە دەستم نییە دەستم پێ زەبت ناکرێت دەست و چاوم بە یەکەوە زەحمەتە زەبت بکەم دەست و چاوم بە یەکەوە زەبت کرد لەوە خراپتر ئارەقە ئەکەم دەوەرە ئارەقە چۆن زەبت دەکەیت ها نییە چەند زیرەک بیتیایە بەس بۆ بەرامبەر ئەو کەسەی کە بزانێت زمانی جەستە بخوێنێتەوە دووشت لە یەکەداتەوە یەک ئەگەر تۆ بناسێت ڕۆژانە بناسێت هەڵسو کەوت لەگەڵ بکە تۆ ئەناسێت پێ ئەوترێت شتێ بناغەکەی تۆ ئەزانێت لە ئەنگلیزی پێڵێن تو ماستەر دی لاین بۆیە لە تاقیقاتی جایی لە بڵێن لە ئیشی مخابەراتی و ئەمنی عادەتەن ڕاهێنەرانی زمانی جەستە پێیانەوەی تکایە ئەو کەسەی کە لێکۆڵینەوەی لەگەڵاکەن یەکسەر مەیەنە بۆ لێکۆڵینەوە جارێ لەگەڵی دانیشە قسەی ئاسایی لەگەڵ بکە باسی ژیانی لەگەڵ بکە باسی مناڵەکانی باسی پرۆژەکانی باسی ڕابردوو چیرۆکی خۆی بگێڕێتەوە تا ئەم بابە زۆر بێ درێژخایەن بێ و حتا ئەگە بکرێ دووسێ جار لەگەڵی دانیش بۆ ئەوەی لی تێ بگەی لەکوێ ئەفرانە جوڵەوەکە لەکوێ دەموچاو بەکارێنێ لەکوێ زەردەخەنە بەکارێنێ کە زەردەخەنەی ڕاستەقینەت ئەداتێ چۆنەیکا کە بابەتە گۆڕی یەکسەر زمانی جەستەی چۆنە گۆڕێ لەگەڵیا پێ چۆنە خاتە سەر پێ دەستەکانی کەی ئەکاتەوە دەستەکانی کەی داخە هەموو ئەم شانەی لای خۆت تۆمارەکەی ئەمجا دێ بۆ بابەتەکە تۆ چیت زانی لەم سێ ڕۆژە لەم سێ دانیشتە ئەوەی کە پێوتێ لاین لەبەر ئەوە ئەگەر چیتە ناو پەیوەندی لەگەڵ یەکێک باوا بڵین ئەمانەوەی لەگەڵ یەکێک بچینە ناو پەیوەندیەوە ئیندا پەیوەندیەکە بزنس بێ کۆمەڵایەتی بێ ڕۆمانسی بێ بە ئارەزی خۆت جارێ پەلە مەکە جارێ هەڵسوکەوتی لەگەڵ کە بزانە لاین چییە ئەنیا کە لای نزانی دوایە ئەچێ ناو بابەتەکە ئەمجار ناو بابەتەکە بۆ دەرەکەوێ کەی لە لاین لای داوە ئەوەی بەیسیکە ئەبێ ئەوە بزانیت ئەمە یەک دوو کە زۆر گرنگە لە خوێندنەوەی ئەوەی کاکە نۆک ساختەمان لەگەڵ بکەن ئەبێ ئێمە تەماشای یەک شوێن نەکەین ئەبێ هەموو زمانی هەموو جەستە بخوێنینەوە بۆ نمونە ئەوەی یەکەم جا تەماشای کوێیەتی دەموچاوە بە ڕوخسار کە تەماشا ڕوخسارمان کرد تەماشای دووری نزیک لەگەڵەکەین ئایا ئێمە قسەی بۆکەین لە کاتێکە کە قسەی بۆکەین لە شوێنەکە لە چی شوێنێک هەنگاوێکە چێتە دواوە ئێمە ئەبێ کولی بخوێنینەوە هەموو ئاماژەکانی جەستەی ینی بڵێ دەموچاوی دەستەکانی جەستەی داخراو جەستەی کراوە دووری و نزیکی ئاراستەی جەستە ئەمجا لەکوێ کۆنتاکتی جەستەیی هەیە ئێوێ لە حەقیقەتان لەگەڵ مناڵە چکە مناڵ زۆر گیانێکی زۆر گرنگە لە خوێندنەوەی زمانی جەستە زۆریش خۆشە چکە ئەوان ئەو فەیکەیان نییە بەو نەوعە کە ئێمە هەمانە کە لە دایکە بین تەوان ئێمە هەمومان کەسمان ساختەچی نین لە ئەوڵە بەس بنەختە ژیانی ڕۆژانە
فێری گەندەڵی و فێری یعنی ئەو شتانەمانەکە ئەگۆڕێین بۆیە لەگەڵ مناڵ کە تەعاملەکەیت ینی مناڵ کە ئەڵێن کۆنتاکتی چاو کە ئەو ڕۆژێک کە ڕاست نەکات درۆ بکە لەگەڵ دایک و باوکی تەماشای ئەرزەکە تەماشای چاوی دایکی ناکە دایکێڵێ ڕۆڵەکە قساکەی تەماشام بکە سەر بەشکە تەماشام بکە دایک یەکسەر دەزانێت زمانی جەستەی مناڵەکەی چۆنە چونکە زۆر یعنی مە خوشتێکمێ نەخوێنەوارە تەواو نەخوێنەوارە بەس زمانی جەستەی مناڵەکانی بۆ شی ئەکاتەوە ئەڵێ ئازاد کە درۆ کاواکە فلان کە ڕاست بکە ئاواکە هەمووی بۆ باسکە هەتا ئەڵێ فلانە عارەقاکە لوتی واکە چاوی واکە نیە لەبەرەوە بۆیەش ئەڵێن ئافرەت لە خوێندنەوەی زمانی جەستە لە پیاو زیرەکترە بەڵێ هەر بە پێنج دقە بۆیە یەکە لە ڕاهێنەرە باشەکان کە کتێبێکیەیە ئالان پێس ڕەنگە کتێبەکەی بە کوردیشێ بینی بێتان لەگەڵ خێزانەکەی باربارە پێس بە هەردووکیانەوە هەرچیان ڕاهێنەرن هەرچیان ڕاهێنەری زمانی جەستن هەرچیان ئەمریکاین هەرچیان زۆر جیهانین کتێبێکیانەیە بە ناوی The Definitive Book of Body Language بە عەرەبی هەیە بە ناوی المرجع الأكيد للغة الجسد ئالان پێز ئەڵێ ئافرەت لە پیاو زیرەکترە لە خوێندنەوەی زمانی جەستە بە تایبەت ئەو ئافرەتانەی کە بە قۆناغی داکێتیە ڕەت بوون چونکە یەکەم قوتابخانەیان لە خوێندنەوەی زمانی جەستە دەموچاوی بەیبێکەیانە مناڵەکەیانە بۆیە ئالان پێز ئەڵێ بە پیاو ئەڵێ ئاگدار بن کە درۆکەن لەگەڵ خێزانەکانتان ڕوبەڕوومەیکەن چکە یەکسەر ئەتان خوێندەوە ئەمجایەکێک لێ پرسە لە باشە من سەرانان ئەیگەر بە ڕوبەڕوونەکەین بە تەلەفۆن باشە ئەڵێ بە تەلەفۆنیش تۆنی دەنگتانە خوێندنەوە ئاڵێ بە تۆ بە ئەوەزان ئەڵێ باشە چی بکەین ئەڵێ SMS باشترین ڕێگایە نانە تازە فێر بوونەوە ئەڵێ SMS باشترین ڕێگایە ئەویش مسۆگەر نییە 100%. ئێستا دێنە سەر بابەتێک کە زۆر گرنگە ئەویش مەوزوعی دەستەکانمانە ئەوەی کە پێ ئەوترێت لە ئەنگلیزیە زۆر جار پێ تاچ بەڵام تەچ کەلیمەیەکی باش نییە فیزیکەل کۆنتاکت باشترە ئێمە باشترین بەقوترین نیشانەی پەیوەندی باش فیزیکەل کۆنتاکتە یعنی با بڵێن دوو کەس چەند مەودایان کەم بێت ئەوەندە باشە بەڵام لەوەش باشتر ئەگەر دەستیان لەسەر بۆ نمونە شانی یەک بێت تەمان ئەوەش بە کولتورە گۆڕێ لە هەموو کولتورێکە دەستکەوتە سەر شان ئەنی باش نییە مەسەڵەن ئێستا گەنجی ئێمە زۆر جار ڕێکن لە ئیسکان پێکەوە دەست لە ناو بەزەوە لە سوید ئەگەر بیکەیت ینی حسابێکی کرد لەبەرەوە زۆر جار ئێمە لەگەڵ ئەو کوردانەی ئازاد نەسوید ئەوە یەک ببین لە ناو سنتەرین بە ڕەغبەتی هەردوو لابێ بە قۆترین ئامرازی خوێندنەوەی زمانی جەستەیە ئێمە گوتمان ئەو دووشتەی کە باسم کرد گرنگە لە خوێندنەوەی زمانی جەستە بۆ دەربازبوون لە بەدحاڵی بوون باشەکردن یەکەمیان بەیسیک ئەخوێنیتەوە لاین دووەم سەرجەم ئەخوێنیتەوەی بە یەکشت نابێ بخەڵەتی یان یەکێک زەردەخەنەیەکی پێدایت یەکسەر بەوە نەچیتەوە لە ماڵە دانیشی جگەرە کێشی تو بڵێ بەخوا شعرێ بنووسی و مەسەلەن من خۆم دیومە یعنی گەنجێکم بینی جارە بۆ زەردەخەنێک دانیشتە بوو کە گەنج بووین شعرێ نووسیتم چییە وتی وەڵای ئەمڕۆ فڵان کەسم بینی زەردەخەنەیەکی دامێ بەسە بێت تەماشای هەموو ئەوەی بکرد زەردەخەنێک لەوای کردو بڕۆ نەجات مامودێت لەبەرەوە لایەنەکانی هەمووی پێکەوە لە تەچیشا دیسانەوە زۆر گرنگە ئەو کەسە کە لەمسیەکەیت ئیتر لە تەوقەوە هەتا شتەکە هەموو جۆرە لەمسێک ئەبێ ئاگادار بیت لەم زۆر نەکەیت لەمس خراپترین شێوازی کۆنتاکتی جەستەییە ئەگەر بەرامبەر یعنی قبوڵی نەکا یان بە خراپ لێی تێ بگا و بە تایبەت لەگەڵ مناڵ زۆری حەزی لە لەمسە حەزی لە کۆنتاکتی جەستەییە بە تایبەت کچەکان زۆر لە مامۆستاکانیان نزیکە بنەوە حەزەکەن لە باوەشیان بگرن حەزەکەن دەست بەسەریانە بهێنن ئەو شتانە بەڵام لە هەندێک شوێنیشە لە هەندێک کولتوریشە زۆر کێشەی
کێشە دروستەکە بەسەن لە سوید پێت ئەڵێن تا بۆت ئەکرێت لەمسی مناڵ مەکە تا بۆت ئەکرێت بۆی فێر نەبێت لەمس بکرێت بۆی فێر نەکرێت فێر نەبێت کۆنتاکتی جەستەیی لەگەڵ بکرێت نەبادا خوا نەخواستە بەخراپ بشکێتەوە و تێژەکەن ئەڵێم چی و لەبەر ئەوە فێریانەکەن کەس ئاوان و قورسیان لێ نەگرێت بۆ وەڵام مناڵێکی جوانە یعنی من بیرم دێ لە سوید مناڵەکەم ڕۆژە پێم وتم بابە ئەمڕۆ ئەڕۆێنە دەرەوە وتی زۆر حەزەکەم بەیەکەوە بڕێنە وتم بەس برادێکمە ئەویشە بینین وتی بابە برادەکەت کوردە وتم بەڵێ وتی وەڵاهی حەز ناکەم بێم وتم بۆ وتی مشکلەی کوردەکان ئەوەیە کە ئەدبین ئەڵێ مناڵێکی زۆر جوانە ئاوایەکشن لێەکەن قورچێک لە گۆناتەکەن ئەمە لای مناڵی سویدی زۆر ناخۆشە زۆر خراپە و بۆیە من ئێستاش لەگەڵەوەیان زۆر جاچین بۆ میوانی سێکە مناڵەکە دێنیە ئەبێ لای ئێمە ماچی بکەیت بەس لە سویدی نا لە کولتوری ئەوروپی بەگشتی ئەڵێ مناڵەکەت وا فێر بکە مەسافە دروستکە لەگەڵ خەڵک یا تەوقی لەگەڵ کایان لەوە زیاتر نەبێ بۆی ئەبیوز نەبێت بەلانی کەمەوە چکە مناڵ بە زێنیەت ئەتوانی ئەوەی فێر بکەیت کۆنتاکتی دەستەکانمان لەو بوارە ئەبێت تۆ خۆت باڕۆمیتری ئەو مناڵانە بزانی کە چۆن لە ڕووی جەستەییەوە بەرکەوتنی جەستەیت ئەبێ لەگەڵیان چەند پێویستیان پێ لە ڕووی عاتفیەوە و چەند لە ڕووی جێندەریشەوە ئەگونجێت کۆنتاکتی تۆ لەگەڵ کەگە پیاوبی لەگەڵ کچێک منداڵیش بێت فەرقەکە لەگەڵ کوڕێک کە ئەگە تۆ مامۆسای ئێم بیت چکە لە زاکیرەی ئەمێنێت لە زاکیرەی جەستەی ئەمێنێتەوە بەڵام دەستەکانمان کە دێنە سەر دەرزگوتنەوە یا با بڵێن مهارەتی دەرزگوتنەوە زۆر گرنگە یعنی ڕەنگە بڵێن 150 زمانی جەستەتە کە چۆن ناو پۆلە بەکاریانێنی چۆن لە قسەکردنە بەکاریانێنیت چونکە لە میانەی دەستەکانمانەوە ئێمە دوو چەمکی جەستە پیادە ئەەکەین کە زۆر گرنگن بیانزانین کە ئەمە بڵێن ناوەڕۆکی وتاربێژی و دەرزگوتنەوە و کۆمەنیکیشنە ئەویش بوونی جەستەی ئەوە بەرامبەر بە جەستەی داخراو کە ئەمە یعنی ئیتر لە هەموو شتێک گرنگترە کە بیزانین بە تایبەت لە ڕووی کارامەییەوە لە ڕووی تەقەنیاتەوە یعنی ئێمە ئەوەی کە پێویستیمان پێەیە کە قسە لەگەڵ خەڵکەکەین ئەوەیە جەستەمان دانەخەین داخستنی جەستەکانشمان لە چ ڕێیەکەوە دێت ڕێگای دەستەکانمانە بەربڵاوترین شێوازی هەلێ جێگای خۆتەوە پێم بڵێ بۆمی بکە بەربڵاوترین و ئاسانترین و سامناکترین یا خەتەرترین خراپترین شێوازی جەستەی داخراو کە بە دەستەکانمانێکن چییە؟ ئەوەیە ئەمە باسمان کردووە کاتی خۆیەوە نییە زۆریش باسمان کردو لە بیرتانە ئەمە خراپترینیانە کە زۆر ڕاسەری کە لە مناڵیەوە ڕاتون لەسەر چکە لە مناڵی پێیان گوتین باش دانیشە وامان کردووە ئاوا دانیشە دانیشە قەینا دانیشە قەینا یعنی ئێستا ئێوە کە گوێ لە منەگرن ئاوها دانیشن هیچ کێشەیەک نییە هیچ کێشەیە بەڵام ئاوها دەست بڵیتەوە ئەوە خراپ یعنی با بڵێن تۆ وەک سێندەر لە کوێوە سێندنگەکەیت سێندنگن لە کوێوەیە لە کوێوە قساکەیت لە دڵەوە وەنیە کورد دەڵێ دڵ ئاوێنەی دڵە یعنی دڵی من ئاوێنەی دڵی تۆیە دڵ ئاوێنەی دڵە چەند جوانە لەبەرەوە دڵت ئەبێ کراوە بێ دڵت کوێیە خۆ ئێرە نییە ئێرە عەقڵە ئەوەی ئینسان بە دڵ وەرێگرێ بە عەقڵ زۆر گرنگ نییە دێڵکەنیگی قسێکی زۆر جوانیەڵێ مرۆڤ بوونەوەرێکی هەستیاریە یا با بڵێن عاتفیە ئەوەندەی شت بە عاتیفە وەرەگرێ ئەوەندە شت بە عەقڵ وەرناگرێ یان ئەوانەی کە بە عەقڵ وەرێگرێ نامێننەوە ئەڕۆن چەند زانیاری هەیە بەقەدەوە نییە وەختی خۆی 50 ساڵ پێش یەکێکی خۆشویستی بێ ئەوە هەرمێنێتەوە بەس زانیاری دنیای وەرگرتەوە وەڵای لەبیرم چوو نازانم هەشت کەڕەنەوەکە بە چەند
بەس ئەوەی لەبیر ماوە کە بەهەست بە دڵ وەریگروە لەبەرەوە ئیشکردن لەسەر دڵ نیشانەی جەستەیی خۆی هەیە ئێرە بکەوە ئێرە بکەوە دای مەخە ئاوا مەکە ئاوا مەکە ئاوا مەکە ئاوا مەکە ئاوا مەکە تەماشاکە تا ئێرە بکەوە بێ مەسجت باشتر ئەگاتە بەرامبەر ئینتیباعی باش ئەدەی بە بەرامبەر ئەڵێ من جەستەم کراوەیە من دڵم کراوەیە دڵی من ئاوێنەی دڵی تۆیە بۆیە کۆمیونیکیشن باشتر دووسە بێ هەتا مامۆستا ئاوا دەست بڵێتەوە یعنی لەمپەرێک کۆسپێک ڕێگرێک دروستەکە لە نێوان خۆی و قوتابیەکانیە بۆیە بەم جوڵەیە ئەوترێت چێ ناوەکەی لە بیرماوە داخراو بەس ناوێکشی هەیە قەلغان تەواو پێ ئەوتێ دەرع تۆ دەرعێک دروستەکەی لە نێوان خۆت و بەرامبەر نیشانەی ئەوەیە یانی تۆ پرۆتێکتی خۆتەکەی خۆت ئەپارێزی و بە بەرامبەر ئەڵێی زۆر نامەوێ زۆر کراوە بم لەگەڵ تا نامەوێ زۆر بیتە پێشەوە من پێشوازیت لێ ناکەم بە دڵ پێشوازی لێ ناکەم بەڵام ناچارم دەرس بڵێمەوە چی بکەم ینی لەبەرەوەی بژێوی ژیان وایە کە دەرس بڵێمەوە بۆیە پێڵێن پرۆتێکشن یا پێڵێن دەرعێک دروستەکەی و هەروەها زۆر جار ئەش خوێنرێتەوە بەوەی کە نێگەتیڤی بەرامبەر بە بەرامبەر یا باوەڕت بەو نییە یا متمانەت پێ نییە یان بەلانی کەمە متمانەت بە خۆت نییە هەمووی نێگەتیڤە ئینەکانی نیشانەی دووەم ئەگە بیرتان مابێ دەست ناوبەر ئەمە مامۆستا هەیە وا دەرس دەڵێت من خۆم دیوم ئەمە چی نیشانەدات کە دەستمان قسە ناو گیرفانمان بێباک بوون گوێ پێ نەدان بێباکی زۆر گرنگە کە تۆ پیشانی بدەیت ئەگەر تۆ پیشانی بدەیت بێباکیت یعنی تۆ ئینڤۆڵڤ نیت بەشدار نیت وەنیە عەرە بەڵێ منخەریط نیت ئینخراطت نەکردووە بەڵام ئەگەر دەستت کراوە بێ یعنی تۆ پر دروستەکەی لەگەڵ بەرامبەر پر دروستەکەیت تەماشاکە ئەم پردە ڕاستە نەبینراوە بەڵام زۆر گرنگە یعنی حتا پسپۆڕێکی زمانی جەستاڵێ کە من ئەڵێم فەرموو دەستمواکەم یعنی ئەمە تەوقەیەکی نەبینراوە لەگەڵ بەرامبەر چەندی فەرق لەگەڵ بڵێم فەرموو بە منداڵێک بڵێ تۆ ئەڵێ چی چەندی فەرق لەگەڵ بڵێیت تۆ ئەڵێ چی تۆ خۆت جیاوازەکان لێک بەوە وەنیە تۆ ئەڵێ چی ئەمەیان زۆر زۆر گرنگە ئەمەیان بەم بە هەردوو دەست ئەگە بە یەک دەست بێ ئەڵێ تەوقەیە ئەگە بە دوو دەست بێ بە زمانی فەیز قسە بکەین ئەڵێ شێرێکیت یعنی وەکەوەی لە باوەشی بگریت ئەو دەستانە زۆر گرنگن یعنی حتا ئەگەر باش بەکاریان بێنین لە ڕووی زمانەوانیشەوە بڵێن زۆر بەهێز نەبی بۆ نمونە من لە وەرکشۆپەکانم کە کردومە بە ئینگلیزی بە عەرەبی بە سویدی بە ڕووسی خۆ لەم چوار زمانە هەموویانە هین نیم بڵێم یعنی زۆر پێرفێکت بم فول بم خواڵێن بەڵام لەگەڵەوەیە زمانی جەستەم والی یەکەم کە دێمە دەرەڵم لە ڕووی زمانی قسەکردنەوە چۆن بوون زۆر باش بیت بەس خۆی وانە خۆی ئەوە من هەوڵە دەم زمانێکی جەستەی کارا بەکار بێنم لەگەڵیان بۆ ئەوەی ئەگەر کەمایەسی و عیبوشتی زمانەوانیشمە بێ ئەوە لە بیرەکە بەڵام چەند زانابی لە زمان چەند بەتوانابی چەند لە هاتوو بیت ئەگەر زمانی جەستەی باشی لەگەڵ نەبێ مەگەر لە ڕادیۆ سەرکەوتوو بیت خۆ من جارێک ڕادیۆیەک ناهێن لەگەڵ خۆمان تۆ قسەی پێ بکەیت ئیلا بێ لەبەرە زمانی جەستە ئەولەویەتی هەیە بەشی پشتی شێری هەیە بۆیە لە بۆچوونەکەی با بڵێن لە دیراسەکەی توێژینەوەکەی مەهرابیان کە باشترین توێژینەوەیە لەسەر زمانی جەستە لە کۆمیونیکیشنە ئەڵێ زمانی جەستە بەشی 155 هەیە لە کتێگەیشتنی 155 ئیشی ئێمە لەسەر زمانە ئەمە دوای توێژینەوەیکی زۆر 138 عەفوو زمانی جەستەمان 155 هەیە زمانی ئاخاوتنمان چەندی هەیە ئەگەر لە بیرتان مابێ 38 تەواو یعنی چی مایەوە بۆ وشە حەوت مایە یعنی بۆیە زمانی جەستە پشتی شێری
لە چەسپاندن و لە ڕۆڵپێدان و بایەخی قسەکانیشمان قسەکانمان کاتێک زۆر گرنگە بن کە زمانی جەستەی کارای لەگەڵا بێ و بە تایبەت کاڵین کارە لێرە مەبەستمان یعنی زمانی جەستەی کراوەیە نەک داخراوە بەداخەوە وەکوتم لە مناڵیەوە ڕاهاتوین بێ ئاگا لەوەی ئێمە زۆرتر زمانی جەستەی داخراو بەکار ئێنین بێ ئاگامان لێبێ گۆڕینیشی کارامەیەکانی یا باڵم سکیلزەکانی زۆر ئاسانن بیانزانی لەگەر ڕۆژگار ئیشی لەسەر بکەی لە مێشکا بچەسپێ نییە ئەنکۆنشسلی بەبێ ئاگایی لە ناوە هەبێ تەماشاکەی دوای ماوەیەکی کورت ئەبی بە قسەکەرێکی زۆر چاک زۆر باشتر یعنی من ئەم دەرسانم گوتوەتەوە لە زانکۆ سەرەتا ئەزانم ڕەنگە قوتابیەکانم زۆر بە هەندوەریان نەگرت بێ لە چاو دەرسە بڵێن سەرەکیەکان وانە بەڵام دوایی کە بینیمنێتەوە لە شوێنان لە کتێبخانە لای کتێبفرۆش هاتوون بۆ لام گوتیان دکتۆر زۆر سوپاس من کاتی خۆی زۆر شەرمن بووم زۆر ترسمە کرد زۆر ترسم هەبوو زۆر ئەشڵەژام کە قسەم ئەکرد بەڵام ئێستا زۆر هەست بە گۆڕانکاریکی زۆر چاکەم پرزنتیشنەکەم لە پێش خەڵک ئەوەستم قسە ئەەکەم زۆر گۆڕاوم بەحقەت من لە زمانی جەستەوە دەستم پێ کرد لەگەڵیان بەتایبەت کە دەرسێکمە گوتەوە پێگوترێ دەرسی ئەکادیمیک دیبیت ئەم دەرسە زۆر گرنگە بەڵام بەداخەوە لە کوردستانێکی باش ئەوەی دەستپێنرا بەڵام بەداخەوە ئەو بایەخەی پێ نادرێت کە پێویستە بۆ چونکە نازانن ئەمە کاریگەرێتی هەبێ لەسەر قوتابی ئەیکا بە کەسێکی کارامە ئەیکا بە کەسێکی چالاک لە بابەتەکەی خۆی ئەتوانێت گەلێک پێش بکەوێت با بڵێن بوارێکی وەکو بزنێس با بڵێن من وەختی خۆی لە زانکۆ ئەم گوتەوە باسی دەرسەکەی منەوە بۆ بۆدی لانگویج in business and management and business چێکی وا بوو سەرەتا تێناگەیشتن ئەم بابەتە بایەخی چییە بەڵام دوایی کە ئەمەت هەبوو حتا ڕەنگە ئەگەر بڕوانامەیشت نەبێ وەرگن لەو شوێنە زمانی چۆنێتی بەکارهێنانی زمانی جەستە دێتەکایەوە دوو شێوازی زمانی جەستەمان باس کرد هی داخراو بەڵام دوانی کەمان ماوە چی دەست ئاوهایی بەڵام ئەمە باسێکن بەڵام یەک شێوازیکە هەیە زۆر گرنگە دەست لە پشتەوە ئەمە کە پێ وترێت جۆن دیکتاتۆریە لەبەرەوەیشە ناوەکەی لە زمانی جەستەیە ببوورە لە زمانی جەستەیە پێ گوترێت ڕۆیال پۆزیشن یعنی هی شاهانە کە دیکتاتۆریەکان بەشەکەلەوانە لەوانە هیتلەر زۆرەوە کە باسی دیکتاتۆریەت کرد لەوانە مۆلێنی بە تایبەت ئەگە پشت قیت بێتیایە سەر تۆزێ بڵند بێ و ئەم دەستەش لە دواوە ئەگە خەڵک بیبینێ تۆزێ ئەوە بێ ئاوا نەبێ ئەوە بێت ئەوە ئەبێ چوە کامیرە هەمووی ئەبینێت لەبەر ئەوە بابەتێکی تایبەت بۆدی لانگویج ئینتەرویو چۆن ئینتەرویوەکەیت لە زمانی جەستە بەرامبەر ئەو کەسە چۆن دائانیشی پێیەکانت چۆن بێ دەستەکانت چۆن بێ ئاراسی جەستت چۆن بێ کۆنتاکتی چاوت چۆن بێ هەتا بتوانیت کار بکەیتە سەر ئەو کەسە قەنەعەتی پێبێنی ئیشەکەت باتێ دەستەکانمان کاریگەرترین ئامرازن لە دروستکردنی چەمکی جەستەی داخراو و هەروەها هەر دەستەکانیشمان ئەگە باش بەکاریان بێنی جەستەی کراوە بەکارهێنین جەستەی کراوە بۆچی باشە بۆ گرنگە جەستەی کراوە پیادە بکەین لە کاتی دەستگوتنەوە یا لە کاتی قسەکردن بۆ خەڵک بۆ تێگەیشتنی بەرامبەر ئاماژەیەک ئەدەین بەرامبەر کە ئێمە بە دڵ و بەگیان لە پرۆسەی کۆمەنیکیشنین لەگەڵ ئەو کەسە بەڵام ئەگەر جەستەمان دابخەین یعنی ئەگەر بە دڵیش لەگەڵ یابین بە جەستە پیشان هێدەین کە ئێمە پۆزتیڤ نین لەو پرۆسەیە
خاڵێکی کە هەیە لە جەستەی کراوەیە کە زۆر گرنگە بە تایبەت لە ناو پۆلە بزانمەوە ئەیڵێن متمانە زۆر گرنگە یەک متمانت بە بەرامبەرە لە کاتی جەستەی کراوە دوو متمانت بە خۆتە ئەمە گرنگەکە ڕەنگە لەوەی یەکەمیش گرنگتر بێ متمانت بە خۆت بوو کە تۆ جەستت کراوە بوو پۆزیتیڤ بوو یعنی متمانت بە خۆتە کە قسە ئەەکەیت یعنی ئێستا تۆ منێ من بڵێن ماوسا ڕۆژانێ من تەقدیمەکە ئەڵێ پاشخانی ئەکادیمی وایە دکتۆرای کردووە لە دەرەوە کردووەتی لە رووسیا دکتۆرای کردووە لە لەندەن ماستەری کردووە لە نازانم چی ئەڵێت چەند بەرز هەڵم سەنگێنێ بەڵام کە من هاتم لە پێش ساڵ ئاوام کرد یا ئاوا وەستام یان ئەمڕۆ باسی زمانی جەستە ئەکەین تەماشاکە هەموو ئەو پێشکەشکردنە من چی یەکەم پێچەوانەکەی قڵپە بێتەوە تەواو یان لێرە ئەوەیە کە پێڵی تەناقوز یا دژا و دژی بەرامبەر بە یەک یان نەشاز دروستە بێ دوو پەیامانەیە دوو لە کۆمیونیکیشنەیەکیان جەستەیە ئەوی تر دەنگە چەند ئەو دوانە هاوتەریپی یەک بن پێکڕۆن پەرەلێر بن ئەوەندە ئێمە پەیام باشتر ئەگەیەنین باشتر دەرزەڵێنەوە قوتابی باشتر لێمان تێگا و قوتابی خۆشیشی ئەوەین زۆر گرنگە قوتابی وا لێ بکەی ینی خۆشی بی ئەمجا ئەوە خاڵێکی زۆر گرنگە بە تایبەت ئەزانی لەکوێ بۆ ئەو کەسانی کە توێژەری کۆمەڵایەتین توێژەری کۆمەڵایەتی بەداخەوە من جارێک دەورەیەکم بۆ کردنەوە تەماشام کرد کە دەروونزانیە خوێنن زمانی جەستەی تیان نییە زمانی جەستە زۆر گرنگە ئێستا ئەو شتانەی کە باسمان کرد وتمان دووری و نزیکی و ئاراستەی جەستەوانە قوتابی دێت کێشەی هەیە تۆ دایەنیت تەماشاکەی دانیشتووە شەرمەکە ئەترسێ سترێسی هەیە ناتوانێت بکرێتەوە ناتوانێت دەرونی خۆی بکاتەوە تۆ یەکەم شت چیەکەیت لە زمانی جەستە لە توێژینەوەی بۆ توێژەری کۆمەڵایەتی پێمانەڵێ یەکەم شت ئیش بکە لەسەر مەودا یعنی مەوداکە کەمکەوە ئەگەر لە پشتی مێز دانیشتویت مێزەکەت جێبێڵە بڕۆ تەنیشتەوە چۆ تەنیشەوە مەچۆ بەرامبەری کورسەکەت کە هێنا لە بەرامبەری ئاوا دامەنیشە چکە بەرامبەر دانیشتن ڕوبەڕوو وەکو تەحەدا وایە بێنیت بڵێ مێزێکی لە پێشبەوە ئەوە ئەبێتە ئیشی پارتنەر بەرامبەر بەڵام ئەگەر لە تەنیشتەوە دانیشتیت ئەبێ بە فرێندی ئەبێ بە عین ئەو کەسە کە تۆ مەوداکەت کەم کردەوە لەگەڵیا هێورترە بێتەوە ئەمجا ئەگەر کۆنتاکتی چاود لەگەڵیا بەقووەتر بوو ئەو کات زیاتر ئەکرێت و تەماشاکە ئەو دەستی هەرداخراوە جستی هەرداخراوە تۆ ئەتەوێت چی بکە ئەتەوێت یەکەم شت ئەبێ ئیش لەسەر نەکە قسەی بکەیت ئەبێ یەکەم شت ئیش لەسەر بکەیت جستەی بکرێتەوە هێمن بێ هێور بێ باوەڕ بە تۆ بکە باوەڕ بۆ بکە کە بتوانێت قسە بکە متمانە بە خۆی پیا بکە دەستای ئەبینرێت ئەمجا دوایەوە تەماشاکەی کە تۆ ئەم شتانە لەگەڵ ئەویش ئەکرێتەوە زیاتر خۆ ئەگەر هەر دەستی ئاوا داخرابە ویست بە شێوازێکی تری دەستەی بکەیتەوە ئاوێکی بدە دەست نیە ئاوێکی بدە دەست لە بزنێ ساڵ ناڵێن ئەڵێن ئاوی بدە یاڵێن کرد کە کەستومەرەکە زۆر داخراوە یا و کەسەی دامستانی لەگەڵاکەی داخراوڵێ ئەوەندە خۆت مەشغوڵ کە برۆشورێکی بەرێ کاغەزێکی بەرە بڵێ هەتا من ئەوشتانەکەم زەحمە نوێەوە بخوێنەوە دەربارەی کۆمپانیاکەمان یا دەربارەی قوتابخانەکەمان بۆی هەندێک زانیاری پێیاکەیت تۆ بەمە یەکوای لێکە هەندێک زانیاری وەرگێ دوو لەوەش گرنگترەوەیە وای لەکەی بکرێتەوە ئەو شتانە زۆر گرنگن چی لە ناو پۆلە چی بۆ توێژەری کۆمەڵایەتی لەگەڵەوە لەبەرەوە خاڵێکی زۆر گرنگە کە لە پیادەی جەستەی کراوە من زۆر ئیش لەسەر جەستەی کراوە جەستەی داخراوەکەم چونکە بەبێ ئەوە پرۆسی کۆمیونیکیشن بە تایبەت دەرزگوتنەوە بایەخێکی ئەو توێ نابێ خۆشبەختانە هاتۆتە ناوەوە ئەو تاوە ئێوە کۆشش ئەوە دوارە ئێمە ئیش لەسەر ئەو شتاکەنەوە جێگای دەستخۆشیە بە حقیقت و لە زۆر شوێنی تریش ئێستا ئەم بابەتە هاتوتە ناوەوە بەڵام با من تۆزێک لە پرسیاری ئەوە نییە گشتی لا بوەستین کە کاتمان کەم ماوە بەرنامەکە تەقدیم بکەین فەرموو بەڵێ خۆی پەیامی غەڵەتی زمانی جەستە چییە؟
غەڵەتە لەگەڵ ناوەڕۆک لەگەڵ قسەکانت مەسەڵەن تۆ بە یەکێکەڵیت یاخوا بەخێر بیت بەس پێ ئەڵیت بەخێر نەیت لا ئیرادیە لای تۆ بەس بۆ بەرامبەر بە خاڵەتەکەوێتەوە لەبەرەوە پشار ئاماژەیەکی زۆر گرنگە لەبەرەوە ئێمە بێ ئاگداری لا ئیرادیەکانمان بین ئاگداری لا ئیرادەکانمان کە پێی ئەڵێن ئامادەی ئاگداری لاوەعی بین لەبەر ئەوە بۆ نمونە کابرایەکی وتاربێژێکی زۆر چاک وتارەکەی تەواو کرد لە کۆتاییە وتی ئێستا ئامادەم بۆ هەموو پرسیارێک ئەمە ئەگە خۆی لای خۆی تەبیعیش بێ یا حتا بڵێن سەرمای بێت باوا بڵین یا وا ڕات بێ بەس بۆ بەرامبەر ئاستەنە یان یەکێکیکە فەرموو کێ پرسیاریەیە ئەوە ناڵم کێ بوو بەس ئەوە بینیمە خۆ لەبەرە بستە بە لا ئیرادی ئەمە بێ ئاگداری لا ئیرادیەکانمان بێ بیانکەن بە ئیرادی خۆمان نمایش بکەین لە هەندێک شوێنەڵێت تۆ وێنەی خۆتت لە پێش چاو بێت یعنی خۆت یەکێکی کەیت خۆت یەکێک لە تەنیشتە وەسات و خۆتیت ئەوە بێت تەماشای بکەیت دەستت چۆن بێ ئاماژەت چۆن بێ وەستانت چۆن بێ هەموو شتانە ئێستا ئەمە بەش ناکەم ساعاتە بەڵام بەگشتی کلیلەکانی ئەوەن فەرموو بەڵێ مەسەلەن بۆ نمونە ئەمە بڵێن واتە من نامێ بچمە ناو خوێنەوە کوردی زمانی جەستە چکە بێ تۆزە باسی دەنگ بکەین ئەگە ئاوا بێ ئەمەنی ئەمە پێڵم بورج کە خەڵکێکە دانیش ئاواکە زۆر دەلالێت لە سەیتەرە لە هی نەکات لە کۆنتترۆڵەکە ئەو کەسانی حەزان لە کۆنتترۆلی خەڵکە حەزان لەم حرەکەیە دیسانەوە لا ئیرادی ئەم جوڵەیە ئەکەن بەڵام لە پرۆسی کۆمنیکیشن لە کاتی بێدەنگی بیکەن تۆزێک هەر ئەڵێ کە قسەی کرد و زۆر ئاوا بوو هەر داخستنێک لە کاتی قسەکردن بە مەبەستی قەناعەت پێنانی بەرامبەر لە ڕاستیە باش نییە بۆیە ئێستا ئەو وێنانەی کە داوم بە ئێوە زۆر تعبیر لەو شتانەکەن ئەگەر دوو بێن بە پەلە یەکەم دوو کەس ئێستا ئەمیان قسە کا بڵێن وەنیە یەکەیەکە دەست باشکەنەوە فەرموو هەردووکیان لە پرۆسەی قەناعەت پێهێنان بۆ قسەکردن بۆ یەکتری ئایا هەردووکیان ئەکتیڤن ئەوی بەرامبەر ئەم بۆ نمونە مامۆستا ڕۆژان دەستی لەکوێیە لە گیرفانە یعنی دەستەکانی خۆ داخستووە ئەگەر ئاوا قسەی بۆ کردبایە بۆ نمونە ئاوا باە ئەو کاتە پردی پەیوەندی لە ناویانە لە نێوانیانە بەهێزترە بوو وەنیە بەهێزترە بوو ئەو چۆنی وەرگرتووە ئەگەر بتوان لێش هەر کەسێ تکایە دەست بەرزکەنەوە کە قسە بکەن بۆی هەر کەسێ فەرموو سەرن لە قسەکانیدا بەڵام گومانە ئەمە ئەگەر لێ بێ بە گومان یەگرێت بەرین وەری نەگرتووە بەگزێ هەموو ئاگاتا لێ بێ مامۆستانەوە بۆ ناو پۆلی زۆر گرنگە هەموو دەستێک لە دەموچاو خوێندنەوەی بۆ ئەکرێ بە تایبەتیش 90 خوێندنەوەی نەگەتیڤ لەبەر ئەوەی کە دەرزەڵێیتەوە کە کۆمەنیکیشن نەکەیت کە وتار ئەدەیت تا ئەتوانی دەست پلەی یەکەم بە گشتی لە جەستە دوورخەوە دەست لە جەستە دوور بخەوە بە تایبەت لەکوێ لە دەموچاوت چۆن دەستا ئەنی لەسەر دەموچاوت خوێندنەوەی بۆ ئەکرێت و ئاتەن خوێندنەوەکانیش نەگەتیڤن واکەی مشکلەیە لەبەرەوە منداڵ کە زۆر جار پێ بڵێ فڵان کەس ئەمڕۆ لە ماڵتان بوو ئەگەر دایکی پێوت پێ مەڵێ میوانمانە بڵێ ئەنی ئەیزانم و نایڵم چکە مناڵ ڕاستگۆیە لەو شتانە لەبەرەوە بۆ هەموو خوێندنەوەیەکی نەگەتیڤی زمانی جەستە بەگشتی دەستت دوور بخەوە کەم ئەخوێنرێیتەوە بە زەحمەت ئەخوێنرێیتەوە لەبەرەوە لە تەحقیقاتی جیناییش ئەو کەسانی کە لێی ئەزانن دانیشن دەستیان دوور ڕائەگرن ینی حرەکاتی سەر جەستەیان ناکەن کە ڕاستی ئەشارنەوە کە ڕاستی ناڵێن یا بە کورتەکەی بڵێن درۆکەن هەوڵەدەن هەمیشە
یەکەم ئاماژە کەم بەکاربێنن، دوو تا بۆیان نەکرێت زمانی جەستەی کراوە بەکار نهێنن، سێ تا ئەتوانن جەستە داخەن بە تایبەت ئاماژەش کەم بەکارهێنن، ئەگەر ئاماژەشیان بەکارهێنا ناوێرن ئاماژەکان بۆ سنووری بەرامبەر بڕوا لە جاتەوەی بڵێ تۆ ڕەنگە بڵێ تۆ تەماشاکە کەمە کورتە ناڕوا زۆر بۆ چکە ڕاست ناکات عادەتەن درۆزنەکان ئەگە بتێ زمانی جەستەیان بخوێنەوە تەماشا بکەی سێکە ئینکیماشین بە ناوەوە زیاتر بەرەو ناوەدا ئاچۆڕێن کەمتر بۆ دەرەوە دێن چونکە ئەترسن لە میانەی دەستەکان لە میانەی کرانەوە لە میانەی چاوەکانیش بێگومان کۆنتاکتی چاو بخوێنرێنەوە لەوانە زۆر ئەترسن بەڵام ئێمە ئەبێ بزانین دوو نەوە درۆزنمانەیە نەوەکیان پرۆفشنێلن زۆر کردیانە لێ ئەزانە ئەبێ زۆر شارەزایان بێ هەندێکی زۆر خیبرەی هەیە حتا لە زمانی جەستەیش بەڵام بەشێکمانەیە درۆزنی هین نییە خۆش حەزی لەکە پێی ئەڵێن فشەکە وەنیە فشەکەرەکان کاڵێ فش تەماشاکە بە پۆمپۆس پێی ئەڵێن بە ئەنگلیزی وەنیە ئەم پۆمپۆسە چیەکە کە قساکە حەزەکە فەزای گەورە بەکاربێت ئەگە دانیشەوەکە ئەکە فەزایکی زۆر گەورە بەکارێنێت بەعکسی درۆزن کەواکە ئەم ئاهاکە مەسا ئەگە بە فشەکەرێ بڵێ چۆنیت ئەڵێ گیان چۆنیت تەماشاکە ئەو هەموو جەستێ تۆ لە ناو جادەکەی لە ناو جادێ ئێڵێ چۆنی بەس ناو جادێ بۆ دەرەکەوێ کەرەکتەری ئەم کەسە زۆر بەلای ئەوەیە ئەڕوا فشە ئەڕوا یان تەوقەت لەگەڵەکەواکە دایما ئەوێ فەزایەکی گەورەتر بەکارێن ئەنجا ئەو وێنەیە بۆیە ئەڵێن بێباک یعنی یەک لە هەندێک شوێن بێگومان تا سوشەکە بەڵام ئاوای کرد چکە زۆر ئاواکات فەزایەکی زۆر گەورە بەکارێنێ هەموو جەستەی ئینکی ماشی بە پێچەوانەوەواکە ئیمتیدادی ئەوەیە کە حەزی لە کۆمیونیکیشنە ئاواکە ئەمە لە هەمووی گرنگترە مامۆستا چۆن باشە ئەگە بۆ خەڵک قساکەیت ئەمە لە هەمووی چاکترە بە تایبەت لە پرۆسەی قەنەعەت پێهێنان لە ئینتەروی ئاگال لێبێ کە ئینتەرویەکەی بەرامبەرێکێک داتەنێ هەوڵ مەدە ئاوا بۆ داوا بچیت و هەوڵش مەدە پۆمپێس بیت و هەوڵش مەدە ئینتیماشی بیت هەوڵ بدە ئیمتیدادی بی عەرە بەڵێ ئیمتیدادی یعنی ئیمتیدادی جەستەت بۆ ئەو کەسە بێ هەر کەسێک قسەی بۆ ئەکەیت بە مەبەستی قەنەعەت پێهێنان بە مەبەستی مفاوەزات ئەمە و هەمیشەش لەگەڵ ئاماژەکانت هەوڵ بدە بیر لە چوارچێوەی جەستەت بکەیتەوە یعنی بڵێن جەستەت ئەم ئیتارەیە بێ ئەم چوارچێوەیە بێ دەستت نەڕوا ئاوا نەڕوا ئاوا بۆ سەرەوە نەڕوا لەم چوارچێوەیە بڕوا و دەستەکانی ئێمە جاری پێشوو باسمان کرد چەند بتوانیت بۆ بەرامبەر بێ ئەوەندە چاکە و چەند بتوانیت تەنویعی تیا بکەیت یعنی با بڵێن هەموو نەبێت ماڵێن دەستەکان بەس دەست پێشەوە بێت بە تایبەت دەستی ڕاست نییە و دەستێکی بۆ سەرەوە بێت بە تایبەت دەستی ڕاست چکە دەستی ڕاست لە هەموو ئاینەکانەوە بە لە ئیسلامیشە ئیشارەتی پێدراوە دەستی خێرە دەستی موی گرنگە ئەڵێ لەو دنیاش کە کتابەکاندا بە دەستی ڕاستمانەوە ئەو کەسە فهو في عيشة راضية لەبەرەوە دەستی ڕاستت هەوڵ بدە بۆ بەرامبەر باش بەکاربێنی و بۆ بەرزی تماشاکە جوانە میلانە زۆر جا ئەڵێم قسە بکە و بەس دەستان بەکار بێنە زۆر گرنگە بۆ ئاوانە بێ هەمیشە سەرەتا ڕەنگە وابێ بەڵام دوای هەوڵ بدە بیان گۆڕی باز بۆ سەرەوە چەپ بۆ خوارەوە ئەمزا تەماشاکە هیلری کلینتۆن پێشەوەی ببێ خۆی هەڵبژێرە بۆ سەرۆکاتی ئەمریکا نێزانی چۆن دەستی ئاوا بەس دوای فێریان کرد بە تایبەت کە لە پشتی هینەوە پۆدیۆمە وەستێت ناساکە چۆن وەستێت ئاهاکە خۆت پرۆڤەی لەسەر بکە ڕاستە سەرەتا مستەناع دەبێت چێ پێت بڵێم وەک هەر تەکنیکێک باشە ئێمە سەرەتا کە فێری نووسین بووین مستەناع نەبوو مستەناع بوو چۆن
ئەلیف با جیم دا نازانم چی ئەمجا بەیەکیانەوە بنووسێنەوە ئەمجا ئەو یا سیاقەت کە فێرێبیت سەرتا زۆر مستەناع بەس دوای لێ خوڕی و قسەی شەکەیت و بە مۆبایلیش قسەکەیت و جنێ و بەو لاش ئەدەیت وەڵە بابەتە بڕۆ سێکە شەڕی شەکاو بەس ڕاهاتووە لەسەر لێ خوڕین بە سەرەتا مستەناع بوو و زۆر جا مامۆستاکان ئەڵێن دکتۆر ئەمە زۆر هەستەکەی نینە مستەناع وایە هەموو تەکنیکێک سەرەتا مستەناع بەس دوایی ئەبێ بە بەشێک لە خۆت ئەبێ بە ئەوەی ئینگلیس پێڵێ the second nature ئێستا لە من بووە بە second nature قەت ئاوا ناوەست و بە مامۆستاش دەڵێن ئاوا مەوەستە چکەمە پێڵێن گڵای هەنجیر گڵای هەنجیر ئەم منتقەیە داخات یا پێڵێن فۆتۆگرافی پۆزیشنی وێنەگرتن دایمە لە وێنەگرتمان با وێنێ بگرن ئەوەوەست وێنەگرتنی زۆر کێشە نەبێ باشە بەڵام لە دەرس گوتنەوە تۆ بێنە پێش چاوی خۆت مامۆستا ئاوا دەرس بڵێتەوە 150 جەستەی خۆی ئەکوژێت بە دەستی خۆی بۆیە ئەم چوار پۆزیشنەی کە باسمان کردن ئەمە ئەمە ئەم چوارە بێ ئاگادار بێ یەکەم هەنگاوت بۆ چاکردنی جەستەت لە پرۆسەی دەرسگوتنەوەیە ئەوەیە لەم چوارە خۆت ڕزگار بکەیت زایدەن چواری دەستەکان کەوتمان درێل تەور خنکاندن پاڵنە ئەوە جەستەت تۆ 175 جەستەت کارە ئەکەیت ئەبی بە خاوەنی جەستەیەکی باش لە پرۆسەی دەرسگوتنەوە و لە هەر پرۆسێکی تری کۆمەنیکیشنە چەند کاتمان ماوە بۆ باوەی باسی دەنگ بکەین مامۆستا کەم 10 دقە من تااقت باشە با باسی دەنگەکەین بەقەت ئەوەی تااقەتمان نابێت هەمومانە من تەماشایەوە کە مەزام کەی تااقەتان نامێنێ خەمیەوەتان نەبێ باشە بۆ ئەوە بکەین مامۆستایان ئەم بەیسیکانە هەر یەکە بۆ خۆی ڕۆژێکی ئەوەیەکە باسی بکەیت بەڵام ئەمە ئێوە خۆتان لە دوایی ئەتوانن بە ئەگە تااقەتان هەبێ ئیشی لەسەر بکەن ئەوەی یەکەم وتمان پرۆکسیمەتی دووری و نزیکی ئەوەی کە باسمان کرد based on like and dislike تەماشایان دوانەکەن ئەوە لێرە پرۆکسیمەتی لە بینیانە دەرئەکەوێت ئەوە دایانەیە ئەمجا باسی چیمان کرد چوار مەسافەکە سێمان باز نەکرد کاکاتە پەبلیک زۆر ئیشی ئەوە نییە بەڵام سێەم زۆر گرنگە the intimate zone the personal zone social and public zone پەبلیکەوە دەرەوەیە زیاتر خەڵکی با بڵێن ئەوان بەڵام ئەوەی سێەم سوشل زون ئەگە لە شوێنی خۆی بۆتان کرا ئیشی لەسەر بکەن زیاتر لەسەری بخێنەوە زۆر دی هەیە بە تایبەت بۆ ناو پەیوەندیتان لەگەڵ کارمەندەکان خۆتان نەک لەگەڵ نابی بۆ پەیوەندی لەگەڵ کارمەند بۆ ئۆفیس بۆ شوێنانە زۆنی سێ بۆ ئەتەکێت زۆر گرنگە ئەمجا گوتمان ڕێلەتیڤ ئۆریێنتیشن ئاراستەی جەستە ئەمەش بۆ خۆی زۆر بایەخی پێدرێ ئێستا لە دەموچاو و لە ڕوخسار زیاتر لەمەشار ڕێلەتیڤ ئۆریێنتیشن کە ئەمان ڕاستە نزیکن لە یەکەوە بەڵام ئیتیجای جەستەیان بۆ یەک نییە بەتایبەت ئەوە هەرداشی خستووە ئەو دانیشتنە کە پێوتێ نمبەر 4 چوار ئەوە لەسەر یەک پێ لەسەر یەکدانان بە تێرمی زمانی جەستە پێوتێت نمبەر 4 ئەمجا ئەکسپرێشنز باسمان کرد دەربڕینەکانی دەموچاو تەماشاکە ئەوە 6 بیسیکەکەیە کە گوتمان sadness confusion happiness excitement anger surprise ئەمە واضحە لە دەموچاکەی بی دوایی ئەگەر ویستان ئەم پاورپۆینتە ئەتوان بنێرم بۆتان لەبەرەوە پێش ناکە ڕسمی بگرن ئەگەر ویستان ئێستا باسیەوەمان کرد کۆنتاکت فیزیکەڵ کۆنتاکت تاوانمان فراوە نەکەوتین ئاماژەوە بدەین بەربڵاوترین و با بڵێن ئاساییترین شێوازی فیزیکەڵ کۆنتاکت چییە؟ تاوقەش بۆ خۆی
ئیشی زۆر لەسرە ئێمە لەسەری ناڕێنیستە کاتمان نییە کاتە بۆ قسەمانە کرد بەڵام ئەوش ئەنواعیەیە نوعێکمانێک کە پێوتێ کۆنتاک تەوقەی دەسەڵات ئەوش ئەوەی کە دەست لەسەرەوەیە ئەم دەستە کە لەسەرەوەیە پێوتێ تەوقەی دەسەڵات ئەوی ژێرەوە یعنی تەوقەی ژێر دەستیە تەوقەی پوتین لە ئەسڵا لە ژێرەوەیە وە نیە بەڵێ یعنی چییە بێتەوە؟ گشکا بێتەوە گشتی کەمەوە دوو سەرکردەی دنیامان بچکە کردەوە دیسانەوە تەواویستە باشە زۆر مهمەوەڵە ئەمە زۆر چاکە پێشکەوتون بڵێ جگنزانی تەکنۆلۆژیامان بە قووەتە باشە تەماشاکەیسە دەستی پوتین لە ئەسڵا لە ژێرەوەیەوە نییە ئەوە پێوتە دەستەی دەستی ژێر دەست ئەوەی کە بوش ئەیکا ئەوە دەستی کۆنتترۆڵە بەڵام لێرە پوتین چییەکە ئەوێ بیشارێتەوە ئەوێ بیشاردە دەستێک خاتەسە ئەو دەستە بەڵام لە جاتەوەی ڕاستی کاتەوە ئەو واکە بۆ چکە ڕاست کاتەوە ئەبینرێت دەبینرێت بەڵێ ئەوە ڕاست تۆ خۆت وەرە ئێرە زەحمەت نەبێ ئەوە باشترە تەماشاکە ئێستا لەبال ئەوەڵە دەست پێ بکەن یەکەم بەقوترین و گەرمترین تەوقە ئەوەیە کە کەوتت ئەمە ئێستا ئەمە گەرمترین جۆری تەوقەیە بۆ چکە من ئەوە خۆش پرساکە ئەلێرەیە کەی ئاساییە گەرمترین تەوقەیە لەگەڵ خەڵکی قایکەی کە پەیوەندی لەگەڵەیە پێشتر هەبێ و گەرم بێ و یەکەم جار بەگشتی ئەمە پێوتێت تەوقەی دەستکێش یا دەسەوانە گڵاوز هەرە پێڵێ قەفاز ئەمە کەی ئەیکەیت یەک ئەو کەسە باش بناسی و پەیوەندێکی باشتانە بێ گەرم پەیوەندێکتان گەرم بێ دوو ئەو کەسە ئەگەر تەمەنی لە تۆ بەرزترە ئەو بۆ هەیە ئەمە بکە ئەو کەسەی پۆستی لە تۆ بەرزترە تۆ ئەوە بێبیکە تۆ نابێ بیکەیت ئەی با بڵێن تۆ لەگەڵ بەڕێوەبەری گشتی کە دەبینە تەوقە لەگەڵاکە ئەو بۆ هەیە وا بکە تۆ لە تۆ بەتەمەندترە تۆ سێ ئافرەت هەیە وا بکە بەس تۆ بۆت نییە دەست پێشخەربی وەک پیا و لەگەڵ ئافرەت بەعام لەگەڵ ئافرەت هەمیشە با ئەو دەست پێشخەر بێ لەبەر کۆمەڵی ئەسباب تەقالید بێ دابوونەریت بێ ئاینی بێ تابوو بێ ینی مەسموح بێ غەیر مەسموح بێ ئەو لێگەڕێبا ئەو تەماشای جەستێ بکە بزانن دەست دێنێت تەوقە لەگەڵ کایانە وەیلا مەیکە لێرە دایمەن ئەولەویەت بۆ ئەم سیانەیە یەک تەمەنی بەرز باڵا گەورە دوو بەرپرسیاتی زیاتر بێ پۆستی بەرزتر بێ هەروەها هەموو جۆرە کۆنتاکتێکی فیزیکی دەست پێشخەری بۆ ئەو بۆ هەیە وا بکە ئەو بۆ هەیە وا بکە ئەو بۆ هەیە وا بکە دەگەیت هەموو کۆنتاکتێکی فیزیکی ئەدەی بەو زۆر حاڵەتێکە من بیرم دێ لە زانکۆ ڕاگر بووم لە کۆلیجی هونەر زۆر قوتابی دکتۆر وێنەیە بگرین هەمووی بەڵێ فەرموو قوتابەکە گەنج ئادوایە کرد خۆی ئەوە نابێ ئەبێ من ئاوای لێ بکەم بۆ من ئەو مبادرەیە لە من ئەوەی نەبێ ئەمجا ئەمە بە پێی گەرمی تەوقەکانمان بە پێی دەسەڵات ئەگە وا بوو من باڵا دەستم ئەو ژێر دەستە باش پرسیارەکە مامۆستا ئەوە بوو چۆن ئەمە چاک بکەین وانە با بڵێ من دەستم لە ژێرەوەیە ئەمە بڵێن لە پێش کامیرە و لە خەڵک بیبینێ ئەگە یەکسەر وا بکەم دیارە وانە بۆیە ئێمە هینێکمانەیە فێڵێکمانەیە تریکێکمانێ مەسەوەیە ئەم دەستە ئەگەر بتێ بیگۆڕیت بڵم دەستماوا بێ هەوڵ بدە هەمیشە جوڵەیەکی کە بکە بۆەوەی نەبینرێت بۆی نەبێ جوڵەکەی چۆنە کە من جوڵەیە کەم ئێستا خەڵک زیاتر سەرنجی بۆی پێوەڕوا بۆ ئەم جوڵەیە چێت لەبەرەوە مەس ئاواکەم
طبعا أما فعل شانوه يا أخوي بأكثر لين دائما أكثر زانك فعل شيء حركة غلط كده شيء كاكا بوي أجا خلط سنجي بو نجي هل أول شيء ما كله بيش أول شيء بكا أنا هلاي كردو شاكي كرد بس أجا جولي كيلا جلا كرد of adapters أو زور قدنا إما باسي expression مان كرد وباسي micro expression مان كرد بلام إما gestation مان micro expression هي يعني باب أما أوشتانن كهذا existence of adapters إما باسي بلين proximity مان كرد باسي آراسي جستا مان كرد باسي expression مان كرد باسي eye contact مان كرد بلام شتيك هي كلا كنترولي خومانية أو زور قرنا لأنه زماني جستا بوي ناتوان فيلي زور تيابكن أويش أمانا كلناكاية كالروادا ككنترولي خومان ناتوان كنترولي بكين الكنترول مان درجن بوي لأنه وردي زماني جستا أو زور قرنا أو كبيوت existence adapters مثلا عرقاكي دمجاودة خوريني واكي لوتد أوكي يعني بابلين أقل لا بلين پنجەکانت نییە ئەگەر لە جوڵەی پێیەکانت نییە یا لە ناکایەک جەستت ئەگۆڕی لە ناکایەک پێەکەیتە سەر پێ لە ناکایەک جوڵەیەکەی ئەوانە ئەو وردەکاریانن کە بە ئەندازەی شەش نمونونەکەی کە باسمان کرد بە ئەندازەی ئەوە هەندێک جار لەوانش گرنگترن کە لە کۆنتترۆل دەرەچن وەک چۆن لە دەموچاوە مایکرۆ ئەکسپرێشن لە کۆنتترۆلی خۆمان دەرەچێت ئەمەش لە سەرانسەری جەستە لە پۆستەرەکانمان لە تەکوینمان لە ئەوەی خۆمان دەرەچێت بۆیە بایەخی زۆری پێ ئەدرێت تەماشاکەمانە هەمووی ئەکەوێتە بواری existence of adapters ئێستا تەماشا ئەو وێنەیە بکەن لە خوێندنەوەیینە تقریبا ئەم وێنەیە زۆر لایەنی ئەو قسانە ئەگرێتەوە کە باسمان لێوەکردن چۆن خوێنەوەیان بۆ کرد هەندێک لەو شتانە ئێوە کردتان ئێستاەوە نییە هەندێکی مەسا ئەوە کرا تۆ بووە نیە چێ ئەمەی کرد هەر خۆت ئەوە ئەی ئەوە نیە ئەمە ئێمە گوتمان ئەمە داخستنەوە نییە ئەمە پێوتێن نیو داخستن ئەمە نیو داخستن ئەمە شەر داخستنە بەڵام تۆزە لەوی یەکەم باشترە زۆر جار کچان حەزیان لەو وەستانەیە کچان خۆیان ئیمیجێکیان هەیە پیاوی ژوایە یعنی ئیمیجێکیان هەیە بەرامبەر بە خۆیان ئەو ئیمیجە کەی دەرەکەوێت کە وێنە ئەگرن مەسا وەستاوە خۆی ئەڵێم ئەڵێ وێنەیەکم بۆ بگرە کە کامێرەکەت لێ وەرگرت یەکسەر بۆ ئەو ئیمیجە ئەڕوا کە خۆی پێی وایە ئاوا جوانە و ڕەنگە واژ نەبێت ڕەنگە واژ نەبێت یانی تۆ حەزەکەی بە تەبیعی خۆی ئاوا وەستاوە ئەڵێ ڕسمێکرد بگرم ئەڵێ بەڵێ واکە کەرشە باتە ژۆهین کچەکان زۆر جار لە سێلفیە واکەن هەندێک جار دەستیان ناوا لێ دێت و هەنگاوێتیش بەعزێکیان واکەن ڕۆژە لە زانکۆ لە لەبنانی فەرەنسی بڕێتم کچێک ڕسمێکرد لەبێ خۆم بووە ئەویش دەسێلا نەبا لێرە هەر لای نەبا دوای ژوای کرد وتم بۆ واکەیت وتی دکتۆر وا جوان نییە وتم با وڵای تۆ خۆت جوانی پێشت بەم مینە نییە سەوری خۆت وایە کە تۆ ئاوا جوانی بەس بەڕاستیش وان نییە باسێک کاڵێت ڕۆژێک لە شیکاگۆ دوو پۆلیسی سوی ئەمریکی وەسابن زۆر جوان وەسابن ژن و پیاوێک وتی پێم ئەتوان وێنەیەکان بگرم وتی یەکسەر وایان کرد وتم هیچ نایگرم دەرچوو لە عینەکە ئەنجا ئیمانی خۆمان باشە ئێستا خوێندنەوەیەکمان بۆ بکەن بۆ ئەمە یەکەم مامۆسایانەوەش قسە بکەن پیاوەکان دانیشتن قسە ناکەن ئەوە چییە یەکێکتان خوێنەوەی ئەمەمان بۆ بکە دەی مامۆستا ئەوەی یەکەم چۆنێ خوێنیتەوە بێزارەوە نییە بەڵێ بێزارە هەروەها داخراوە لێ قەوماوە خەمبارە یعنی ئەگەر باش تەسەلسولی سەری ئەم زنجیرەیە بکەیت هەستەکەین هەموو قورسایی پەیوەندیەکان
ئەمە شکاوەتەوە ئەوەی دووەم ئەوەی دووەم ئەو نیو داخراوە نیو داخراوە یعنی ئەمیش کێشەی بەرکەوتووە بەڵام هێشتا بە ئەندازەی ئەو نییە وەکو وتم زۆر جار لە کچان لە ئافرەتان بەتابێت کە قاتیان لەبەرە قاتەکەیان چی تەنورە و چاکە دۆکو یەکە یا پانتۆڵ و چاکە دۆکو یەکە زۆر حەزان لەم وەستانە هەیە چونکە بەگشتی ئافرەت حەزی لە دوو دایمێنش جەستە بۆ لایەک ئیتیجارێکی کەش بۆ لایەک بۆیە زۆر جار کە ئەبینین دانیش حەزان زۆر لەم دانیشتنەیە وانە ئافرەتان حەزیان لەوەی بەڵام ئەگە پیا وا بکە ئەوە شتێکە پێکەوتۆ لە سوید دوو گەنجشانۆگەریکیانە کرد بە منیان وەرە تەماشامان بکە اینجا یەکێک لە شەخصیاتەکان هۆمۆ بوو هەر ناو شانۆگەریەکە خۆی وایە ڕۆڵەکەی وایە من هەموو وا بکە وا بکەوتیان وڵای زۆر باش لێ ێزانیت وتم ناوە هینە من لە حەزاکەم ئەو شتانم ئەجا ئەوان زۆر لە حەڵەکان ئاوا بوو بۆی ببێن بۆ لای ئەو لە سووکی ئافرەدا خۆشی بەڕاستی هۆمۆ نییە ئەو شخصیەتە ئەو باش بۆ ئیشارەت بدە شخصیەتەکە ئەوێ بێ بە ئافرەت جنس بگۆڕێ جا ئەمە لە کۆنەوە ئەمریکەکان لە هەشتاکان تەسەور کە لە ئەدەبا باسییان کردووە شانۆگەرەکە لە هەشتاکان نووسراوە بەرحاڵ ئەوەی ئەوە باسمان کرد کێ کردی وانێ ئەوە وتمان تەحەدایەتیایە تەحەدایەتیایە لە فیلمی عیسابە ئەوەی کە کاوبۆی زۆر نمایشەکرا ئەوەی یەکەم ئەو مسەیترە بۆسە وانە ئەتوانین بڵێن ئەمە گوزارە لە ئیرادەی یەکەم ئەکا ئاوایە ئەو دانیشتەکە بێگومان نیە ئەزانین چۆنە خۆی لە دانیشتن ئەمە ناتوانین بچینە هەموو بابەتێک و دانیشتنی پیا و ژن باشترین شێواز چێ بۆ پرسیارکردنی چۆن دانیشین باشترین دانیشتن ئەمەیە یەک پشتت تایە ڕاست بێت پشتت تایە قیت بێت قیت ڕاست یعنی با بڵێن تۆ لە کاتی دەرزگوتنەوە یان گفتوگۆ یا دانوستان لە هەر پەیوەندیەک تا بۆت ئەکرێت پاڵمەدەوە پاڵدانەوە تۆ لە حاڵەتی ئەکتیڤیتیەوە ئەخاتە حاڵەتی پاسیڤیتی ئەیسە من بڵێن وای داوێن من دەست بڵێمە ئاوا دانیشم چەند جیاوازە لەگەڵ ئەوەی ئاوها دانیشم پشتم ڕاست بێت ئەمە پێوتێ کۆمەنیکەیتیڤ بۆدی ئەمە کۆمەنیکەیتیڤ بۆدی ئەمە پاسیڤ بۆدی ئەمە لە حاڵەتی پشوو باشە لە ماڵەوە دانیشیت بە کەیفی خۆت یا لە شوێنێک پشووە دەیت ئەمە باشە بەس ئێستا ئایا تۆ کە دەرزەڵیتەوە لە دۆخی پشوایت نابێت وەلا دەرسەکەت چی دروستەکە لای قوتابیەکان بێزاری مۆنۆتۆن تا من ئەکتیڤ بم تا جەستەم کارا بێ ئێوەش کارا ئەبن تا من ئەوەندەی من جەستەم پاسیڤ بێ خامۆش بێ تەمبەڵ بێ ئێوەش ئەبێ حافزیتان لێ بکەم ئەوە هەیە لەبەرەوە جەستەی خۆت ڕاست ڕابگرە لە کاتی دانیشتن پاڵمەدەوە کە دەرزەڵیتەوە و ئاماژەی جەستت با ئیمتیدادی بێ بۆ پێشەوە بڕوا پێشەوەی بۆ قوتابیەکانت دەستەکانیشت بە هەمان شێوە بۆ ئەم لاولا نەڕوا تەمەنەمە کردنیش وایە یعنی ئەو کەسانی کە پێیان ئاوا هەڕوا و تەماشاکەن لە بازارڕی خەڵکە قاتی جوانە و بۆین باخی جوانی بەستووە و قاتەکەی شیکە بەڵام ئاوا ڕێیەکە چەند ناشرینە بۆ چوارچەوەی جەستەی لەناو چوارچەوەکەیە دەستی ئاوا ناڕوا ئەوە ناڕوا بۆیە سێ شتمانەیە لە زمانی جەستە زۆر گرنگە ڕوخسار ئەوەی کە باسمان کرد ڕێکار چۆن ڕێن بەڕێوە دیسانەوە جەستەمان قیت پێیەکانمان و
دەستەکانمان لەناو سوورەتا بن لەناو سوورەتا بن یعنی چی یعنی ئاوا نەبن ئەگەر تۆزێکیش بێ تەماشاکە تۆزێکیش بێ حاڵەتێک دروستەکات لە بۆدی لانگویج پێوتێ کۆردینیشن لەکوێ یعنی هەموو ئازای جەستەت to be involved لەناو حرەکەتەکەیا بێ یعنی تەماشاکە چەندی فەرقە لەگەڵ کەسێک ئاوا ئەڕوا یان ئاوا ئەڕوا ڕێوە نیانسی زۆر بچووکن و نییە بەس گرنگن ئەمە ڕێکار ڕێکار ئەمجا ئاکار چییە چۆن ئەوەستین چۆن دائەنیشین مامۆسا کە دەرسەڵێتەوە ڕقیت ئەوەستیە و لەسەر پێی خۆی زۆری فەرقەکە مامۆساگاوا دەرسەڵێتەوە ئەمیان باش نییە بەس کەم پێزن یا دەستی لەسەر مێزەکە داناوە یا لە لێواری مێزەکە نیشتووە ئەمانە بێ هەمووی تەرک بکەیت بێتە سەر جەستەی قیت دەستەی کراوە دەستەکانت کراوە بێت بڵێ بۆ قسەکەر بە یەک گوێگر ئاساییە گوێگر تۆ بەس وەکو گوتمان داوای ئەوەی لێ بکە بە چاو کە تەماشایانەکەیت ئەزانیت لێرەن یا لێرە نیت ئاوا دائەنیشێ ئاوا ئەکا من تەلەبەم هەبوو پاڵکەوتووە لە لبنان جارێک دەرسمە گوتەوە لە جامعەی لبنانی کچەکە بۆ پاڵکەوتووە بۆ خۆی یەک بڕوا کڕوام زانی نووسووە یەک پرسیاری کرد لە ناوڕۆشتی وابکە بوو ئەوەندە بە قووە بوو تۆمەس لە هەمویان باشتر گوێی گرتووە لە هەمویان بە ئیسراحەت بە ئیستێرخا من زۆر لەگەڵ ئەوەیان زۆر لەگەڵ ئەویان بەڵام لێرە وانە لێرە مامۆستا بەس تەماشاکە چۆن دانیشتووە ئایا محتەرەمە یان نە ئایا احترامی ئەوی گرتووە یان نە نەک خۆی نەک محتەرەمە ئایا ڕێز لەو ئەگرێ یان نە بەڵام من بە من بێ ڕێزگرتن بەوە نییە بەڵێ ڕاستە خۆی پێ لە دانیشتنە حتا بۆ پیا ئەو پیاوانەی کە من هەندێک وێنەم لایە بەس کاتی نییە مەسە پیاوێ ئاوا دانیشێ زۆر ناشرینە پیانە کاکیان قین هەتۆ پیاوی پانتۆڵە لە پێ نازانم چی و چی و چی بەڵام بۆ ئاوا دانانیشیت یعنی تۆ لە هەموو دانیشتنیەکە یەکەم زۆر مەرجە مەودای نێوان پێیەکانت بە ئەندازەی مەودای نێوان شانەکانت بێ مەی بە ئاوا هەتا لە وەستانیش یعنی ئاوا مەوەستە کوڕان حەزەکەن زۆر پێ بکەنەوە کچانیش ئەیانەوێ پێ داخن لە مناڵیەوە تۆ بڕۆ قوتابخانەیەک تەماشای کچەکانیان ئاوەستاون کوڕەکان ئاکەنەوە زۆڵی شەکەن هەندێجا هەتاگەنە تەمەنی 20 ساڵی ئیتر بۆ خۆیان تۆزێک نازجە بن ئەگەر ببن هەیوا کاتە چلیش ناگە نازج نابێت و هاوسەنگی بێگومان بۆیە ئەگەر پێمان ئاوا دابنین لەوە نەجاتمانە بێت لەگەر ڕێزم بۆ پێمان ئاوای لێبێت پێمان لەسەر پێ ناشرینترین جۆری دانیشتنە یان پێمان بچێتە ژێر بخێنە ژێر کورسەکان کە پێمان قسە ژێر کورسەکان معناوێت لە لێوار دانیشتوین ئەگەر ناتوانیت ئەمانە هەمووی یعنی حسابی خۆیە بەڵام ئەوەی کە پێخێنێ سەر پێ یەک کێشەیتیە ئەگەر یەکێک لە تەنیشتمەوە بێت یەکێک لە تەنیشتمەوە بێت ئاراستەی جەستەم بۆ نمونە ئێستا یەکێک لەوێ دانیشتووە وانە ئەگەر پێم ئاوها بێ ئەمە خراپە معناوێ من ئەو کەسە ڕوم لەو نییە ئەو کەسە حەج بکەم ئەو کەسە جەستەم هەڵێ نامەوێ پەیوەندیم لەگەڵێ بێ بەڵام ئەگەر ئاوا دانیشتم ئەوە زۆر باشە کێشە نییە فەرموو دەنگم گوێم لە دەنگم نییە ئەزانم ئەزانم بەڵێ من ئەڵێم مامۆستا نە قوتابیش مامۆستای لەسەر سزا دراوە کە ئەمە بۆ خۆی هیچ نییە هەر باسی بکەی ئەسڵان فەرموو
خۆی من لەگەڵتان چکە ئەوە بۆ بە کولتور لای ئێمە بۆ بە کولتور بەڵام ئەنا ئاساییە من وەکو وتم جارە بۆ قوتابی بەڕاستی ئەو شێوازە دانیشتانە زۆر ئاسانیش کێشەیەکیانە دوو پێم وایە هەر مامۆستایەک ئەگەر تۆ زێزانیاری لەسەر زمانی جەستە هەبێ و ڕۆژە جارجاریان یان ڕۆژێک دابنێ بۆ قوتابیەکانی باز بکە زۆر گرنگە قوتابیش تێ بگال لە زمانی جەستە کە تێگەیشت ئەو کێشانە هەمووی چارەسەرەکرێت یانیش هەندێک جار ینی کە کات ئەمێنێ تۆزە باسی زمانی جەستیان بۆ بکەیت کتێبی زۆر باشەیە زۆر لەم قسانەی من باشتریش کتێبانە بخوێنەوە و بە تایبەت بە عەرەبی زۆر باش کتێبی عەرەبی خۆی نا عەرەبی تەرجەمە کراوە کتێبی باش تەرجەمە کراوە بە تایبەت کە پێشنگای هەولێرە کرێتەوە دەستگای چاپ هەیە ئەوانە کتێبی زۆر چاکیانەیە لەوانە سعودیەکان و ئوردنیەکان سعودیەکان دارنەشتی جەریر هەیە لەگەڵ عەبیگان ئەو دوانە کتێبی زۆر باشی کتێبی ئینگلیزیان تەرجەمە کردووە دەبێت وان ئەو شتانە سوودی لێ بین و بۆ مامۆستا بۆ پێشکەوتنی مامۆستا زۆر گرنگە ئەگە بە قوتابیەکانیشتان جارجار دەرفەتە بێ شتێکیان پێ بڵێنەوە ئەوانش لە ئێوە باشتر تێگەن ئێوەش وا لەوانەکەن باشتر هەڵسو کەوت بکەن بەڵێ پرسیارێک لە کاتی تەوقەی ویستم بکەم بەس ویستم تەواوی وەبوو بە پاش بکەم لە مەسائلی تەوقەی بەخۆشت بۆت گوتیە لاوە بزانم خیندیتمەوە یان لە بەرنامەژێکتم دەلێ پیاو نابی دەست درێژکا لە بۆ ئافرەتی وبی تووشی محرزی نەبی چون ئافرەتی بۆ نمونە نایەوێت تەوقەی ئێستا من شخصی خۆم لەگەڵ هەموو کەس حەز ناکەم و هەتا تووشی ئەو شکانەوەیش نەبی یان محەجەبێ یان مەسا حەرامە لۆ محرزبی نابیتن دەبی ئافرەت بەخۆی دەست درێژ لێرە باشە بەڵام ئەمە زۆر جار دەبینین تەنانەت سەرۆکەکان و ینی کەسی ئەوە شندای هەر تووشی ئەو شکانەوەی لەبەر نایزانن ئەوە لە مستەوایکی زۆر بەرزە معقولە ئەوەی نەزانێت ئێستا ئێمە لە کوردستانی خۆمان زۆربەی سەرکردەکان وڵای ئێمە لە وڵاتی خۆمان یانی زۆر باسەکەین بۆ سەرکردەکان بۆ شتانە کەمیان باوەڕیان وایە کە نایزانن ئەمە مشکلەیە ینی لە تەرکیبەی کۆمەلگەی ئێمە وشەی نازانین زۆر عیبێکی زۆر گەورەیە لە جوڵە ئەگەتانەوەی لە دەرێنا لە نواندن لەو شتانە من دێم بەڵام سینۆگرافیا من لی نازانم وتە ماشەڵڵا عەلەیەک دکتۆر ئەوەل واحد عەرەبی يقول ما أعرف وتیان یەکەم عەرەبی بڵێ نازانم وتم ئەخر عەرەب نیم وتیان دەیسە تێگەیشتی بۆ لەبەر نای ئەمە چەند جار باسمان کردەوە وتمە جارێک یەکێک لەوانە هەستا کەلیمەی خوێندەوە هات سەدفە لە پێشی پێشەوە دانیشت لە تەنیژمەوە وتی چۆن بوو وتم وەڵی پێویستی بە ڕاهێنان هەیە وتی چۆن دەمەچاوی تێک چوو وتم ڕاهێنان یعنی ئەبێ بیکەیت ینی ئەبێ زۆر شتێ لە دەنگ نەوتی وەڵی کاک دکتۆر ئەو شتانە خۆڕسکە نەگە خوا بیدا ئەیدا و نەیدا وتم کاکە خوا سەحەتە دا جسم دەدا بە تۆ بەس تۆ وەرزشەکەیت تۆ ئەبێ وەرزش بکەیت خوا جسمێکی بە تۆ داوە ئاڵۆسترین جیهازە هەموو تەکنەلۆژیا ناتوانێت جسمی ئینسانێک خۆی ئەوە دەست بکات هەموو شەکانت بۆکە تۆ ئەنویت دڵت لێدا بۆ خۆت تێر نووسیت هەناسەت تۆ خۆت تەدەخولێوان ناکەیت نووسیت هەر سەکەیت ماعیدەت نییە خوێنت ئەسوڕێ تۆ بێنە پێش چاوی خۆت ئەمانە زیم کرد بایە چیت بەسەرهات یەکسەرە مردی شەو بۆ وەڵام دەم شەو نووستی بوو ژنەکەی فلاشی هەناسەکەی دەرێنابوو مرد یا مەناڵەکەی یاری کردبوو سیدی دڵێدانەکەی دەرێنابوو سیبی یاری پێ بکە مرد بەس ئەمە خۆی بۆمان دێت لەبەرەوە خۆی هەیە ئەو شتە ئەوەی ئەوێ ئەبێ تۆ ئیشی لەسەر بکەیت ڕاهێنانە ئەمجا ئەوەی لای ئێمە تا ئیستا سیاسەکانمان سەرکردەکانمان زۆر پێویستیان بە ڕاهێنانێکی لە زمانی جەست بێگومان هەندێک لەوانە دیارە ئیشیان لەسەر کردووە ینی دیارە هەندێکمان پێویست ناکە ناوبەرم ئەتوانم بڵێم کێ ئیشیان لەسەر زمانی جەستە کردووە لە وتاربێژەکانیانە دیارە بەڵام بەشێکی زۆریش نا لە ئەوانەی بەغدا هەر باز مەکە ئەبادی مەبادیەوە پشتێنشیانە کرێتەوە ڕۆنەوە ناماوە دەرپێکانیان بێتە خوارەوە نابێ
تۆ بێ لە ئەتەکێتە ڕابێ فێر بکەن چۆن زمانی جەستە بکەن ئەمجا باسی ئاماژەکان تەماشاکە ئاماژەی خراپ کادێن ئێمە لە دەستەکان هاڵین ئاگدار بن کە ئاماژە ئەەکەیت پەنجەکانت داخە پەنجە مەکەوە پەنجە زۆر خراپە بەڵام تەماشاکە لەو سیاسانەی بەغا زۆر جاوا ئەکەن ئاها ئەکەن ئاها ئەکەن ئەوانە تەوان زۆر ناشن ئەوە جایەوە ئیشارەتە ئەوەی ساتی سەرکەوتنە تەواو وابزان پرسیارتانش ئەبێت تەوان ئەگەر ویستان ئەتوانم ئەو پاوەرپۆینتتان بۆ بنێرم دوایی ئەگەر ئەوانەی کە فەیسبووکی منیانێ پرسیاریان هەیە ئەتوانن لە فەیسبوک پەیوەندی پرسیارەکانتان بنێرن بە خاڵی وەڵامەدەمەوە.